زان سڵاوتان لەبێت لە ناو خانەقینیەکانە شعرێکی میلی خۆش هەیەڵێ چاوەی لەم بوەسن هەوە مەزەنا ئەڵوەن دینومە و وەخدر زنا بەو تا بچی من ئەڕای خانەقین ئەڕای شارەکەی لە دڵا شیرین ئەڕا بچین خانەقین هەڵبەتە ئەمەی پشتم ئەڵوەنە و ئێرەش خانەقینە ڕاستیتان پێ بڵێم من ئەمڕۆ سەردانێکی مەیدانیم کرد بە ناو شارە جوانەکەی خانەقینە هەستی پاک و پاراوی نیشتیمان پەروەری و کورتپەروەری خانەقین و خانەقینیەکانم بینی کە بە هیچ جۆرێ بەڕاستی پێناسە ناکرێ بەڵام بارتەقای خۆشەویستیەکەیان بۆ نیشتیمان ئازاری خانەقینیشم بینی بەڕاستی کاتێک کە چوومە بازاڕی خانەقین شتێکم بیرکەوتەوە لە هەڵبژاردننی ڕابردوودا قسەی هەندێک لە بەرپرسەکانی پارتی و یەکێتیم بیرکەوتەوە پارتیەکان ئەیانوت پارتیەکانی سلێمانی دوو جار پارتین یەکێتەکانی شایانوت یەکێتەکانی هەولێر دوو جار یەکێتین بەڵام لە ڕاستیدا من ئەڵێم خانەقینیەکانی کوردستان دەجار کوردن حەقە ئێمە ئەم لۆجیکە ئاواشی بکەینەوە عیبە لە ناو وڵاتی خۆمانە هاو نیشتیمانی پلەیەک و پلە دووە بێ لەسەر بنەمای ئینتیمای حیزبی ئەوانەی کە چاویان بە کورد هەڵنایە لەسەر پارتایەتی و یەکێتایەتی نییە لەسەر کوردبوونە ئەوانەش کە تیا چوون کە گیانیان بەخشی بە نیشتیمان لەسەر پارتایەتی و یەکێتی نەبوو بەتەنێ لەسەر کوردبوون بوو پێویستە ئەو ڕۆحیەتەی خانەقینیەکان بیکەین بە کاڵایەک و بیکەینە بەرمان هەزاران ئەوەندەی جاران ئێستا زەختی تائیفی و ئتنیکی و مەزهەبی و هەموو جۆرە فشارەکان هەیە چاو تێبڕین و چاوچنۆکی و تەماعی زەیوزار بیگرە هەتاوەکو ئەگەر بلوێ و بکرێ هەتاوەکو قڕکردنیش هەموو ئەم فشارانە لەسەر خانەقینیەکان هەیە بەڵام ئەوەی کە من لە خانەقینیەکانم بینی و لە خانەقینیەکانم بیست هەر شایانی ئەوەیە پیشانی ئێوەشی بم با لەگەڵم وەرە نەچینە ناو بازار گوێکیان لێگرین ئینجاین لێرە لە بەرپرسانی ئەم شارە لە پەرلەمان لە شارەوانی لە دام و دەستگاکان لە بەرپرسی کێشە دەستوریەکانی ناوچەی جێناکۆک لێیانە پرسم ئەم شارە بۆ ئاوایە بۆ ئەوان ئەوەندە مەیوس و ئەوەندە ڕەشبین بن بەرامبەر بە دەسەڵاتی کوردی وا وتمان ئەوە هەلومەرجێکی ناجۆری نالەبار دروست بووە خانەقین ئێستا دەسەڵاتی کوردی تێدا نییە بەڵام خۆدام و دەستگا کوردیەکان هەمویان لێرن خۆ قایم قامیەت کووردە خۆی استیخبارات کووردە خۆ پۆلیس بەدەست کوردەوەیە ئەوە لەو ڕۆژەوەی ئەو بەزم و ڕەزمە لە بەغایە ڕوویداوە ئێستا ئاسایشی کوردیشکە بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە ئەو ئازادیان نەماوە کە بێن بەرگری لە خەڵکی شارەکە بکەن لە ناو بازار بەهەرحاڵ داخ و جەخار و دەردەدڵەکان لە لووت تێپەڕیوە هەتاوەکو ئێرەیە باگوێ لە خانەقینیەکان بگرین ئینجا قسە لەگەڵ بەرپرسانی ئەم شارەکەم کە قسە لەگەڵ بەرپرسانی ئەم شارەکەم بە تەنێ مەبەستم ئەوان نییە مەبەستم لە پەرلەمانتارانی عێراقا مەبەستم لە پەرلەمانی کوردستانە مەبەستم لە سەرۆکی پەرلەمانی کوردستانە لە هەمووشی گرنگتر مەبەستم لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی جێبەجێکردنە زۆر ناخۆشە کەسێک بە دڵی پڕەواڵێ ئێمەیان بە تەنێ بەجێهێشت ئەگەر بەجێتان نەهێشتون ئەوە وەزعەکەیانە بیبینن ئاوڕێکیان لێبنەوە ئەزعف الئیمانیش بێ ئەتوانرێ خزمەتی ئەم شارە بکرێت کەمترین شت کە بۆیان بکرێ ئەتوانرێ لانی کەم ئۆتۆمبیلێک بنێررێ ئەتوانرێ لانی کەم جاروبارێ ئەو بازاڕە گچکە و بچکۆلەی کە هیانەوە هیچ خەدەماتێکی نییە بۆیان پا بکەنەوە هەر بۆ ئەوی کە هەست بکەن برا کوردەکانیان بەجێیان نەهێشتون فەرمونون سلام علیک مرحبا برا چۆنی تەندروستی و چۆنە شووتی لە خانەقین بە چەنە کیلۆی هەزارە هی پێنجۆنەکەی خۆمانە ئەرێ من پرسیارێکم لێت هەیە وەزعتان چۆنە ئیش و کار چۆنە تۆ خۆت دڵە دێ خانەقین بەجێبێڵی نەوەڵڵا خانەقین شاری خۆمە خانەقین بۆ تۆ عنی چی وەڵڵا عنی دڵ هەلا خانەقینەوە پیاوی وا لە خانەقین بینم لە خانەقین بوویت و لە خانەقینی ژەمێنی چۆن پێناسەی خانەقینەکەی وەکو خانەقینیەک چۆن تعریفیەکەی وەڵڵی تعریفیەکەم چی نعنی ئەوە دی ها دڵ خۆم ڕۆژ لە دوای ڕۆژ لە خانەقین کوردبوون بەهێزترە بێ وایە
والله كمي كرد يعني چی بشم هەیە زۆر يعني 20% کورد نەماوە لە خانەقین ئەو شتە هەیە. باشە تعریبی خانەقین زۆر بووە دەوروبەری خانەقین ناو قەزاکە نەماوە ئاوایەکانشی خالیەوە بەس ڕۆژانە هەست بە وجودی عەرەبەکەی زۆر دەبێت هەیە وەختە حاصل بۆمان هاوردن نەماوەن ناوان ناوەڵە لە ئاوایی نەماون هاتنس ناو شارەکە ناو شارەکە وەڵهانە ناو شارە ناسمەیە پێشووتر وا نەبوو پێت وایە ئەوانەی ئەڕۆن خانەقینیان بۆ تەرکەکرێ هەردێنەوە هەتیانەوە هەرتێنەوە خۆمانیە هەتیانەوە خانەقینەکان ئەڵێن هەرتێنەوە هەرتێنەوە السلام عليكم شلوني برا؟ باش براكم تندرستي وشلونه؟ سرچاوم کاک هەموو شتێ باشە؟ بخير بيت باشی شکر لخوا وزياي خۆشحاڵم لێراتان بینم يمش خوشحالي ناتي بو خانقي چاوەکانێ ماچەکەم ئەرێ بۆچی هەنێ خێزان و خانەوادە خانەقین بەجێهێڵن والله لبر وزعك وەزعی ئابووری یان سیاسی نا ابوري نيه خانقي لو واقعات لكرسان باشترا وايا بلام لبر وزعك خو دزاني وزعك ايش لا تشيجم او سا خلق هراك ابوري خانقي لفرق محافظات باشترا کەچی سەرڕای ئەوەش هەنێ خەڵک خلق درجه خلق اوايا كان كسنا ماغا هەمووی عەرەب هاتوەتە جێی کوردەکان والله يصح حاليا تيت لهر كيوغرك تخلق تيت بۆ ناو شاریش بو ناو شارش تۆ بە مشتریەکانی خۆت ئازانی من ومشتريكان خو مزانم وهمو شوێنەکان ئەزانم و دەوایرەکان چۆ دەوایرەکان پرسیار بکە خەڵکە چێ دەڕێوە بۆ ئابووری نییە کاکمەچ خەڵکی خۆمان زۆر ئەناسی کە خانەقینی بەجێهێش خانەقی 1200 عایلە ئەناسم کە ڕۆیشتن سلێمانی و هەولێر سلێمانی خوارەوە و کەلات ئەی چی بکەین بۆ ئەوەی کە هەمووان ئەم کۆچە ڕابگرین حکومەتە زانی مالیەکەن دەسڵاتدارە زانی گلەیتان هەیە چۆن گلەیمانیە بەس خانەقین مەشهورە بەوەی کە بستێ خاکی خۆی نادا بە دنیا ئەو قەهرەت چییەکە خانەقین بەجێ دێڵێ وەڵا ڕابردووە زانیت لە حەفتاکان و تا ئیسە خەڵک خانەقی چۆن بیە بەڵام بەداخەوە ئیسا هیچ تۆکو گەنجێک قەت ئامادەی خانەقین بەجێ بێڵی من هەر بەجێ نایەڵم گلەی و لەوانە شێوا بەجێڵن ئەوانەیشە بە گیان هێشتووە هەر ڕۆژێت تێتیەنەوە تاکید بە خانەقین تەرک ناکرێ ناکرێ لە هەموو کەسێکۆ تەرکرێ بەرام لەلایەن خەڵکەکەیوە تەرکی ناکە ئێمە تەرکی ناکەین کاک سەرڕای ئەو هەموو ضەختە و خەڵکە و عەرەبەتێت خانەقی هەر خەڵکەکەی مسەیترە شیعەکەی و سونەکەی شیعەکەی سونەکەی ئێمە سونەین شیعە پشتمانی کردیە کوردەکە ها ئەوە واقعەتە بۆ تاریخ خەیڵێم ئەزانی لەوانەیە شیعەکەی لە سونەکەی باشتر بێ بۆ خاکەکەی بۆ نەتەوەکەی مەبەستە ئەوەیە خانەقینەکان هەستینەتەوەیان خانەقینەکان هەستینەتەوەیان بەهێزە شیعەکەی لە سونەکەی خاسترە بەڵام ئێمە هەر گلەیمان هەست لە حکومەت هەرێم حکومەت هەرێم ئەبوو چی بکە و نایکە وەڵا فرە چشت یەک لەوانە هەیە بۆ نمونە ئاوایەکان بێدەنگن لەو تعریبەی هەیە ئەگەر تۆزیە ئاوایەکانیان بگردایە وانە ئەو ئێستا ئێمە ئاوایەکان پشتمانیشکان هەمووی هەڕای کرد لەبەر بێ پشتی و بێدیفاعی ڕایان وایە ئێستا قەزاکە هەڕەشەی هاتۆتە سەر دوای ئاوایەکان وەڵی قەزاکە حکومەت وە خۆیان نەچێتۆ گەنترەوێ ئەرە وەڵا باشە براگەم لە خزمەتان سەکانە دڵی تەنگ کردم وەڵا دی
ئێمە هیوادارین و ئەم شارە یەکەمی هاور لە انتخابات لە هەموو دیالە خانەقی یەکەمی هاور لە هەموو دیالە خانەقی یەکەمی هاور لە هەڵبژاردن لە هەموو شتێ ئێستاش هەر بۆ کوردبوونە سووتێن سەیری تابلۆی دوکانەکان کامووی کوردیە کاک ڕەنج ئیسەیش کەس ناتوانێتە خانەقینی قسە بکە ئەو ئیسەیش کەس ناتوانێتە خانەقینی قسە بکە کەس بۆ ناتوانێت تاریخی ئیسە تو لەناو ئەم شارە بێ و بچووە شەو و ڕۆژ کەس بۆی نییە بەرامبرت بگرێ بێژێت تو کوردی تو ناک کەس بۆی نییە و بۆ تاریخی ڵێن کوردبوون خەتی سوورە لە خەتی سوورە کاکە لای سنە و شیعە ئەوە بۆ تاریخی لێم وەکو بەعزا شوێنێک نییە خەڵک زاڵ بێەوە بەسەر بەڵام ئێمە زاڵینەوە سەر گشتیە ئەوە بۆ تاریخی لێم بچوە هەموو خانەکەین گر بخۆ کوردبوون خەتی سوورە خەتی سوورە کاکە ئێمە وتم پێت خەڵکەکەی خەتی سوورە ئیسە تو بچۆ دنیاگەر بخۆ با یەکێ بێژێ عەرەبەکەیژە عەلە عێنەک حاجە نییە من ئەو هاینە پشتت ئێمە ڕێز خۆمان گردیە و هەموو شێوەکۆ کەس بۆی نییە بێتە ناو ئەی شارە ئەوە بۆ تاریخ لە 2017 چوار هەمەر هاتە ناو ئەی شارە من خۆم یەکێکم لە بریندارەکان ئاڵا ئەوە خانەقی شتێزانی منەوە گولەکەش تای ساپا باشە هاتن 2 ساعت لێ لاوێسیان خەڵک دەریانی کرد 2 ساعت لەنا ئەو شارە خەڵک دەریانی کرد دەرچوونێک تا ئیسا کەواتە تۆ پێ دوایە هەر کەس بێ خانەقین تعریبکە و داگیری بکە خەیاڵە و کاتیە کەس ناتوانێت ئەگەر ئەمڕۆژ لێرە بن سبەینێ بێ بڕۆنەوە بەخوا زەحمەتە مەگەر وە خوێن بێ بۆ خۆی فکر بکا بێ دانیشەوە بیخوا زەحمەتە خانەقی جیایەوە بکە لە گشت عێراق خانەقی 100 ساڵە خانەقی شیعە و سنی و کورد و تورک و کاکەیەکشی وەکو یەک ئەلوا هین پێسە ناویەکە نەتەوە پێشکشتێت تۆیەکی خانەقینی لەناو ئەم هەموو زەخت و لەناو ئەم هەوڵی تعریب و سڕینەوەیە وەکو خانەقینیەک چۆن تعریفی کوردبوونی خۆتەکەی واللهی ئێمە تعریف کوردبوون خۆمان کردومانە و هەموو شێوەیە کردومانە بەڵام نە حکومەت نە تاکە کەسی ملەتەکە هەرکێ بێژێ بێت من کردم نە بۆ تاریخیەژم بەیانی دوو بەیانی شتێ بێ لەم شارە 1000 پاڵەوان دەرەچی 1000 بەس خانەقی خۆی پاڵەوانە و بەس خانەقی خۆی پاڵەوانە و بەس غێر ئەو گولەیی وەکو گەنجێکی کورد لە شتا دەرت کردووە لە سەڵای کوردستانی هەر گولەکەی وەخوا تایسە گولەکەی شاپام بۆ حکومەت کورسانە ئێڵێن بێش ئێ گەنجێک لە هەولێر عەلەمێکی هەڵدا عەلەم هەموو بەرپرسێ لەم کورسانە پێشوازی لێ کرد و وەڵڵا ئێمە خوێنماندا یعنی لە ناو شەهیدانی ئاڵایە تۆ بەڕێکەوت وەڵڵا شەهیدمان هەیە کەس لای لێ نەکردو کاقوبات لای لەو عایلەی شەهیدە کردو ماڵی ئاوا بێ ها کەمی ها خزم قەرز و مەرزی داوە ماڵی ئاوا بێ حەقم نییە وە یەکێتی وە حزب و مزبوو بەڵام خوا شایەتە شەهید بریندارمان هەیە بەتەڵ عێراقە لە سەلە 5 سانتیم لە پشتیان بڕی تا ئیسە کەس و ناژینە کەسیش لامان لێ بکەرەوە من خۆم شخصی خۆم 1000 ساڵتر بۆ کەس نایژم یان دی بێزار بووین وەڕاستیەوە ئەزانی ئێمە چەندە توک سەرمان گلەیمان لە حکومەت کوردستانێ هەم پارتی و هەم یەکێتی ئەم دوو حزبە من ئەو حزبەکان ڕێزم هەیە کەس وە قاوەن دارێک ئەی و شارانە ناون هەم پارتی هەم یەکێتی من گلەیمان دەنگەکەی تو ئەڕەسێ لەوانەیە قەناتێتر بێ گلەیمان لیان هەیە لەیلا تا عەسمان خوا وەکیل عایلەی شەهید هەیە سواڵەکە لەبان ئەو ئاڵای کورسانە من وتم پێت من مەمنون کەس ناوە لە خوا وەزیای من عێراق دای لێم خۆیان ڕات بەدەن پێم لە خوا وەزیای ئیش خۆمەوە مرتاح بەڵام خەڵکێ مرتاح نییە
بۆ نەیەم بۆ خانەقین ئەگەر من نێم بۆ خانەقین کێ بێت من نێم بۆ خانەقین کێ بێت ها ئەڵەم من نێم بۆ خانەقین کێ بێ ئەوە پرسیارە قوربانە بم باشن سەلام عەلیک مامۆستای گەورە چۆنی تەندروستی و چۆنە سەرت ساغ و سەلامەت بێ سەلام عەلیک چۆنی مامەگیان باشن سیحەتتان باشە ئەحواڵتان باشە وەرە دانیشن دانیشە هەر بینینتان خۆی فێنکە باشن وەڵی من هاتم تۆ چاوەکانت ماچەکەم ئەرێ بۆچی هەنێک کەس قەینا خزمەت لە منەوە بۆچی هەنێک کەس خانەقین بەجێڵێ سەبەب چییە؟ وڵی تر هەنێ خەڵکی ئەترسیەوە هەنێ خەڵک خۆڕاگر و لەناو شارەکە ماوەتەوە تعریب گەیشتۆتە ناو قەزاکەش یا هەر دەوروبەرەکەیە ناو قەزاکەیە ناو قەزاکەش ئاوە دەوروبەر بۆ کوێڕ مەبەستم ئاوایەکانی دەوروبەر دەمێکە مەترسی تعریبی لەسرە ئێستا ناو قەزاک ئاواییمان کوایمە ئەوای بڕێ لە باوپڵاوی هەیە هەمووی عەرەب عوربانەوە خوارەوە هەل لە ئەسڵەوە عەرەبن بانش هەنێ خەڵکی عەرەب تعریب تازە هاتن لە ڕۆژ هەفتەی ئۆکتۆبرەوە تایسن وەنکۆ تعریبا بوو تعریب نەما بوو لە خانەکە خەڵکی تازیان کردەوە ئێستا دیسان هەر بەردەوامە تعریب بە بەرنامە بە مەنهەج ئەڵێ من نازانم من لێرە نیم چمە مانگێ لە ڕێی دکتۆرم بەڵام باسەکەن ئەڵێن هەیەم عەرزانەیە باغەکان لێکڕن و فرۆشن پیان و ئەو خانەقینیانەی ئەم درەخت و باخیان بە خوێن و بەدڵ قینێکی هەموو شێرە کوڕی دروست کرد لە ساڵ هەفتاوە هانەکوێ هەرچی ڕەسەنە لەم شارە بوونەما لەناو بازاڕەکەن چۆنە پڕ ڕەسە نابینین ئەمە تووڕۆ و بێزارتەکە ڕۆژانە چۆن ناکە تو سوکەراتوم زەختاتوم قاچم نەما تۆ ئامادەی خۆیەک دەخەڵ پێشمەرگەی دیێرینە بەڵێ ئەزانم عمرە درێژ بێت ئامادەی چاخانەکە و بفرۆشی بە بێگانە نافرۆشم بە هیچ سعرێ بە هیچ سعرێ ئەی چیەڵی بەوانەی کە ئێرە بەجێ هێڵن والله تعریب کردایەش تعریبمان زۆرە تا دێ مشتری و کەمە بێتەوە خەڵکی بێگانە دێ بۆ چاخانە ئاوەڵە کەمەوێ زۆر ئەوەی بازارە ساعت پێنج جەڵا کەمیشەکەی لە پێنج لە شەش باشە خانەقین ڕەمزی مقاومەتە ڕەمزی بەخشینی خوێنە بە شۆڕشەکانی کورد خانەقین بۆ بەجێ هێڵڕێ وڵە کی جێڵەی حکوومەت خۆمە ناجێڵم ناو قەزاکە ناو قەزاکە ئەوائلی بێگانە و عەرەبی هاوردە زۆر هاتووە وڵاتوە ئەو بستر دایرام هەمووی عەرەبە ساعتە ناو بازار بکە بەچێنی ناو بازار بکە ساعتێ دوانتر بڕۆ جادەی بانگەکە بڕۆ چێری ئەو خەڵکە بکە ڕێ بە ڕێدانی هەمووی عەرەبە ئەی کە ڕۆژانە ئەم دیمەنانە ئەبینی چه ئەحساسێکت هەیە والله بێزاری من وامەگیان زۆر بێزاری من ئاخ بۆ چه دەورانێ هەڵەکێش والله غێر بۆ کورد خۆمان بە ئەمەل معیشەتەکەین بە ئەمەل زندگیە بینە سەر هەڵە ڕێن بەیانی بەشک و چاک بێ بەشک و بەیانی هەر پێشمەرگە بکەڕێتەوە وەکو جارجار هەفتە ساڵ لەیرە بوون خوا پاوڵا کریان بە ڕۆژێ نەمای ئێستا گەنجێک گوتی هەرچی خانەقین بەجێ بێڵێ هەر تێنەوە تۆ چیاڵی وەڵە دێنەوە کار و کاسبینیە ڕات لێوێ تاقی خۆی کاتەوە 6 مانگ ساڵیان ئەفلاسەکات و دێتەوە بۆ شارەکەی خۆی زۆر کەسە ناسی ڕۆیشت و هاتیشەوە هەیە ئەڵێن زۆر بۆ خانەقینەکان قورسە دوور لە خانەقین ژیان ناتوانانی وەکو ماسیەکە لە دەریا دەریکەی خانەقین مشکلەیە ناتوانانی دوورکەوی تەری بەچێتە خوێنەوە ها لە خوێن ئێستا بە گەنجێکم وت سەبڕەوە مەلە بەختیار مەگە لەوێ نییە خوێنی جۆشەقا بۆیرە ئەو کاعیمادە هەمویان توان یەکێک لیان ئەمرێت و نامێنن بە گەنجێکم وت خانەقین چییە؟ وتی دڵما ئەی خانەقین بۆ تۆ چییە کاک فازل؟ خوێنە لەناو گیانمە سوڕێ ئەچمە سلێمانی دوو ڕۆ سێ ڕۆژە مێرم ڕاکەم دێمەوە خانەقین بۆ تۆ چییە نەمزانی یەکێکەڵە دڵمە یەکێکەڵە خوێنی دەمارمە ئەی بۆ تۆ چییە؟ دڵمە خانەقین نێتوان پێنج دەقم نەمەی جێو پێنج دەقە بەخوا دوێکە چیمە کەلار لە دوو چیم لە سێونی ماتمە و هادوێکەی وەختە هەرچیش بەجێ بێڵێت تێتەوە بەخوا دایم شە مستەشە بوو نامە جواتمەوە باش هادە دوێکە نیمەڕۆ لە دوو چارەک چیم لە سێ و چارەک سێ و نیم لەلای بووم گەرماکەشی خۆشە حیاتە
وەپیمان خۆشە چوار خورمای خەضراوی بخۆ بەربەن لە ناو شارەکە خۆی دارە خورمای خانەکەی هەموو نەخۆشی دەڕۆ بەس تۆ مەی خۆ لەمە دوات تۆ شەکرەتە مەها ئەی خۆم هەموو ڕۆژێ وەگیان کاگرێت کاک بازرگیان چاوم ڕۆم بەلای گۆر ئەی ئیش و کار چۆنە والله شکار بۆ غەریب باشە بۆ ملەتەکە باش نییە غەریب مەبەستە چییە؟ بۆچی ئیش و کار بۆ غەریب باشە؟ ئەی باشە ئەوان زۆر لە ئێمە زۆرترن کاکە کێ؟ غەریبەکە لە ئێمە زۆرترە خانەقین چەند نەفەرە ئەوە خانەقین ئەوە خانەقین چەند نەفەری خانەقین کی باوە والله خانەقی کی باوە لە سەدا هەشتای کووردە ماڵە کوردەوە تاش سەرمە کورد تاش سەرمە بەس کووە توانی قسە بکەیت لەگەڵیانە وەڵی ناتوانانی لەگەڵیانە قسە بکەیت خانەقی تۆ خۆتی سەعدادت یا خانەقین بەجێبەڵی ئامادەی؟ واللهی فلکەکەی کرندی بە ئەمریکا بەدڵ ناکەم بۆ هەندێک لە کوردەکان ئێرە بەجێهێڵن وڵی ئەو بەداخۆ کارێکی زۆر خراپە پێت ناخۆشە؟ زۆر پێم ناخۆشەوە حالێ خەلفیەکی زۆر خراپی بۆ شارەکە وەکە من مامەزای کوردیم زۆر باسی ئەوشتم کردووە حتى بۆ قوتابیەکان هاوڕێی خۆت هەیە ڕۆشت بێ؟ زۆر هەیە بۆتە مۆدێر مامەسەرۆ شارەی بەڕاستی بۆتە مۆدێر پێڵی لێرەوە لێرەوە پیان ئەڵێن بەداخەوە شارەکە مێڵ نەجێەوە باکو وەکو حزب بەعس پێی نییە شارەکە تەعریب بە یەک جایتر خۆت کە هاتی سەبینی شارەکەت بینی زۆر غەریب بە غوربەی تێدایە و نازانم لەکوێوە هاتنە و چۆن هاتنەوە خەتای خۆمانە بەجێ تابعان یەکەم جا خەتای مەسئولە سیاسیە گەورەکانی کوردە شارەکان هێشتا بەچێوە مامەسە ئێستا حکوومەتەکەی خۆمان ئاگای لە خانەقین ماوە کوردستان خۆی ئاگای لە خۆیەتە ئاگای لێمە بێ مامەسە تۆ خۆت چەند بەرنامەجە تەقدیم کردووە ئەبینیت چەند قسەت کردووە لەو بانە و شتانەی کە چوە ئەو گەندەڵی و شتە لە کوردستانە هەیە ئەی باشە لێرە چی بکەن لێرە بۆ ئەوەی کە ئەوانەی شیکە ماوە نەڕۆن وەڵی مامەسێمەوەی کە ماون پیانەڵێ نەڕۆن شارەکە شارێکی خۆشە بۆ ئەوەی کە بۆ پێکەوە شارەوانیمان هەیە پەروەردەی کوردستانمان هەیە ئەبێ ئەوان مامەسە ئەوەڵان ئستا لە خانەکەی تەمەشاکە گەبایتبان قوتابخانەکانی کوردەکان لەم فترەیەکێ لام چەند مەدرسیان داخست مامەسە کوردەکان کەس مناڵی نالاتە کوردی کەس مناڵی نالاتە کوردی مامەساڵێن کوردی مستەقبەلی نییە بەداخەوە قسە زۆر قسەیەکی خراپە بۆ مستەقبەلی نییە چیە جیوازیمان هەیە من لەگەڵ ئەو ملەتەکانی ترە شاری خانەقی خۆی چاکە ملەتەکە خۆی چاکە کە کورد بێ کە عەرەبێ کە تورکمان هەمووی پێکەوە ژیان حەز دەکاتن و بەداخەوە تو تەیسە شارەکەت بینی لادەیەکە 17 ساڵ لێرە بوون بەڕاستی هیچیان بۆمان نەکرد ئەی بەرهەمی یەک مەسئول کوردمان بۆ بێ لە بڵێ لە خانەقین ئێوارە وەرە ئەو گۆڕەپانە بینێ لە خۆتەوە لادێ نێمە گوڵۆبێ نییە گوڵۆبێ مدیر بەلەدەی خانەقی لەکوێیە بێ شارەکە ئێوارە لە خۆت هایتە ناو لادێ کە شار نەماوە مامەسە بەداخەوە تو وەرە ئێوارێ وەرە ئێرۆفلکە گوڵۆبێ دەم ناگرێت خۆ دوو سەرۆک شارەوانیتان هەیە نەکدانێ نینێ کوردستان دەستی دەبشۆرە مامەسا هیچ پاچیان بۆمان کردووە ئەرێ خانەقین جاران هەنێ شتی بەرهەمی خۆماڵی هەبوو دوکانەکەتی چیتیایە ئەوەش سەرگەردان وڵی وابزان بەس خۆم خانەقینی بەس خۆم خانەقینی مامۆستا لە ناو هەموو دوکانەکە بەس خۆ خانەقینی بەس من خانەقین چونکە هەموویەوە ئێرانیە یۆ تورکیە شتێکمانیە خۆماڵی بێ مامەس بڵێ بنەم شتێ لێرە خۆماڵی بێ لە خانەقین نەماوە چونکە بەداخەوە خۆ دەبینی لادیەکان هیچی نەماوە و شارەکە شارێکی بەداخەوە نازانم ترەوە حاڵەکەیە ئەڵێم لە دوکانەکەدا شتی کوردی هەیە ئەڵێ لە ناو هەموو دوکانەکە بەس خۆم خانەقینیم خانەقین بۆ تۆ چییە؟ خانەقین هەموو ژیانمە خانەقین کوردستان ئەمە ئاخر کوردستان ئەبێ ئێمە بیپارێزین بەدڕۆ بەگیان کاگەڕنج ئێمە ئەم شارەکە هەدان شەیدی داوە سەبێ ساحب بووە دوای 16 ئۆکتۆبەر نەسەریمان شێەوە نەگوند ماوە نە ئاوایی ماوە نە خەڵک ماوە عەرەبی دنیا ئێنن وتفسەخر و لە بێجی چی تەعریبی هاتەوە خانەقین ئەمڕۆ
هیچ کەس نایەوێت کاکە ناو قەزاکەش ناو قەزاکەش کاکە یا هەر دەوروبەر ناو قەزاکەش کاکە ئێستا هەمووی تێری بختاریان دەنێ و ئەم مەرجس لە خۆیانەوە قایمقام هەر عایدی خۆیانەوە بەس کووە خۆی بەپێی قانون و بەپێی دەستور بۆیان نیە نەقڵی نفوس بکەن کاکە ڕەنجگان حکومت نییە حکومت ئەو بڕۆ بەغا سێریکە هەرکێ بەخۆیسی بۆ حکومت نییە مەگەر قام کورد نییە مەگەر مەسئولی استخبارات کورد نییە مەگەر دام و دەستگا کورد نین کاکە کەس ئاگەر لە کورد نییە کاکە لەم شارە کاکە حەج شعبی هەموو شتێکە لەم شاران حکمی ئەم شارەکە ئەو ئاسایشێکەتی هەروە وەستا لێرە هەر هیچ بە دەوریشیان نییە پیاڵم کاکە بۆ وەستانە بەرەم خۆرە هیچ ناتوانن ناتوانێت کێ بگرن ناتوانن هەوێ بکەن لە یەکێک خەتی چت بۆ خانەقین وتووە مەڵی خۆشتەوە بێت بەڵێ زۆرم تۆ مەقام گۆرانی دوو دەر بۆ منەڵی بۆ خانەقین سەر چاوە هەر لێرە ئەتوانی هەر لێرە توانم دەی ئەمە پێشکەشە بە خانەقین بە خانەقین و جەنابەت کاکە ڕەنج خۆشەویستی لای ئەمە زۆر چاوەمان چەکەم من زوو دێمە خزمەتان وڵی تر ئەوە سفە بۆ خانەقینەوە لە چواری دەورێ شاخ و باخە و شارەگەم پڕ دڵت داخە کوا ئاوایی دەور پشتت ژیانت هەر ئاخ و داخە خانەقینی شارەگەم چانی شیرینی گوڵی دەشتێ گەرمە سیری و گوڵی دەشتێ گەرمیانی و شارەگەم چانی ڕەنگینی و خانەقین چانی شیرینی وەختی ئاوێ ئەڵوەندینم چمەن ئاگر هادەرینم ئەڵوەنی شاژەی نەمایە و شارەگەم یەکجار فەوتایە خانەقینی شارەگەم چانی شیرینی شیرینە خانەقین قوربانە کاکە ڕەنج قوربانە بم سپاس نەڕستمە بگری پێکەوە با ڕستمە بگرین پێکەوە بەڕێزان ئەوە حاڵ و مەسەلەکەیە کە بینیتان بەڵامەوە دڵۆپێکە لە دەریایەک میوانە بەڕێزەکانم بەخێر بن سەر چاوم ئەوەی کە باسم کردو ئەیبینن زۆر زیاترە لە وشانەی کە من تعبیرم لێ کرد سۆزان خان ئەوان بەم هەموو ئازارەوە خۆت وەکو خانەقینیەک خۆت وەکو دەستەگوڵ و هەڵبژاردەیەکی ئەوان خانەقین شایانی ئەو وەزایە پێشەکی بە خێراتنی بە ڕێستانەکەم و میوانە بە ڕێزەکان و بینەرەکانی کەناڵی ڕوودا و لە هەموو لایەک بە تەکید شایانی ئەوە نییە ئەگەر بیتە سەر نازناوی خانەقین پێڵێن شاری شەهیدان ئەوە نە شەهیدمانداوە ئەوە نە قوربانیمانداوە ئێستا کە لەگەڵ ئەو بەڕێزای باسی ئاڵاکەی کوردستانمان کردوتم ئاڵاکە تەنها ئاڵایەک نییە ئەم ئاڵایە ڕەمزی فیداکاری ئەو گەنجانەیە هەزاران خوێن ڕشتاوە هەزاران گەنجمان شەهید بوو لە پێناوی ئەو ئاڵایە یعنی ئاڵاکە تەنها ئاڵایەک نییە ئاڵاکە ڕەمزی تەسحیەی ملەتی کوردە و ڕەمزی تەسحیەی خوێنی گەنجەکانمانە کە بە خوێنی خۆیان ئەو ئاڵایان وا بەرز کردوتەوە بەداخەوە ئەم قسانت جوانە و ڕاستە بەڵام بەڕاستی ئەوان گلەکان بە ڕوون و ڕاشکاوی لە ئێوەی یەکێتی و ئەوانی پارتیە ئەڵێ بە تەنیا بەجێیان هێشتووی گلەکان نەک هەر یەکێتی و پارتی بەداخەوە گلەکە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێتەوە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ ناڵێم هیچی نەکردووە لەم شارە بەڵام بەداخەوە کەم تەرخەمە یعنی ئێمە ئێستا ئەگەر باس کوردبوونی شارەکە بکەین دەنگدان ئەوە چەند دەنگدان ئێستا خۆری پەنجمی پەرلەمانە کورد لەم شارە زۆرترین دەنگی هێنا لە هەموو شارەکان ئەوە جنسی شارەکەیە حماسەتیان زیاترە بۆ کورد بڵێ خۆم بەش بە حاڵی خۆم 22,000 دەنگم هێناوە لەم شارە یعنی ئەوە ئەگەر شتێ بسەلمێنن معنای ئەوە ئەم شارە کوردستانیە تەنانەت عەرەبەکان کە لەم شارن عەرەبە ڕەسەنەکان دەنگیان بە ئێمە داوە لەبەر ئەوەی ئیمانیان بە ئێمە هەیە بە پێکەوە ژیان هەیە بەڵام ئێستا ئەوان بە بەرچاوی هەمووتانەوە خانەقینیە ئەسیلەکان بەشێکیان خانەقین بەجێ دێڵن و بەشێک لە عەرەبی هاوردە دێ لە ناو مرکزی قەزاکە جێنشینە بێت ئەوە بێجگە لە ئەطراف و دەوروبە بەڵێ بەداخەوە ئەوە حەقیقەتە پرۆسەی تعریب بەردەوامە لە مێژووی خانەقینەوە تاکو ئەمڕۆ پرۆسەی
تعریب بە شێوەیەکی جیاواز ئێستا بە شێوەیەکی تر بەردەوامە ئەوە نەکرد ناکەین پرۆسی تعریب بڕێوەیە چەند عائیلەیە چەند کەس دێت ئەوە هەمووی داتا لامانە بەڵام دوور لەو داتانەوە پرۆسەکە بەردەوام ئەوە حقیقەتێک کەس ناتوانێت گوڵاڵە و سعدیە کوردی تیانەما بڵێ 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 ئەو من خۆم کتابێکی ڕسمیم ئاراستەی نفوسی خانەقین کرد تاکو ژمارەکانم پێبن تاکو ئێستا وەڵامم وەرنەگردوتەوە بەڵام کە بەدەمی باسیەکەن ئەڵێن ئەو کوردانە یان ئەو نفوسە کە دێت بۆ خانەقین نەقڵە بێ زۆربەی کوردەکانی گوڵاڵە و سعدیە و مەنەلیەن بەڵام جگە لەوەیش بە تەئکید عەرەبی تایە عەرەبی هاوردە نەک عەرەبی ڕەسەنی ئەسڵی شارەکە ئەزانم بەس چۆن ئەبێ دڵنیا بە لەوەی کە ئەو بە پێ و زانیاریانی کە من هەمە ئێستا بە پێچەوانی یاساوە بە پێچەوانی دەستورەوە عەرەبی هاوردە لە نفوسیشی بۆ کرێ نفوسی نەقڵەکرێ بۆ خانەقین بەڵێ بەداخەوە مەشاکلمان هەیە لە دائیرەی نفوس من خۆم بەش بە حاڵە خۆم سەردانی نفوسم کردووە مەشاکلمان هەیە لە ئیدارەی خانەقین کە قایم قامیەتە لە زۆربەی لە دائیرەکان مەشاکلمان هەیە گەندەڵی هەیە بەڕاستی درۆ ناکەین بڵێن وڵا دائیرەکان بە مەزبوطی ئیشەکەن دایرەی نفوسی خانەقین باس لەوە ئەکرێ کە گەندەڵی تایە من خۆم بە خەڵکەکەم وتووە هەر کەسێ داوای پارەتان لێەکە بۆ نەقلی نفوس یا هەر شتێکی تر ئیشێکی تر ئاگدار بکەنەوە تاگدار بە پارە ئەکرێ لە ژێرەوە بڵێ ئەو بەڵام ئەوە لە ڕەفتاری خانەقینیەکان بە دوورە مەسەڵەن پێ دوایە خانەقینیەکان ئەگەر ئەم زانیاریانە بزانن لەو کەسانە خۆش ببێکە ئەچن شارەکان ئەفرۆشن بە بەتیل و بە گەندەڵی بە عەرەبی هاوردە باس لەوە ئەەکەم داوا ئەەکەم لە خەڵکەکە ئەڵێم ئەوەی کە هەر زانیارەیەکی هەیە بە ئاگدارمان کاتەوە بەداخەوە کەس دان بەوە نانە کەس جورعەتی ئەوە ئەگەر خانەقینیەکان بزان کەسێ ئاوی ئەم شاری خواردۆتە و بە بەرتیل شارەکان تاپۆکە لەسەر خەڵکێکی هاوردا کە ئێوێ ئەمان دەربکە لە شارەکە خانەقینەکان بە تەئکید ئەوەی قوربانی داوە لە پێناوی ئەم خاکە قەت قبول ناکە کەس خیانەت لەم خاکە بکە بەش بە حاڵی خۆ بەڵام تاکوتەرا هەشە بە تەئکید هەیە ئەو دەنگوگۆیە لە هیچان نییە بەڵام مشکلەکە ئەوەیە ترسیش خەڵکەکە باسی ناکە لە ترسا ئیشەکەی بڕێنەڕوایان باسی ناکەن ئەنواع ترسێ لا خەڵکەکە بۆ دانی پێوەنانن با یەک کەس جورعەت بکە باسی بکە بڵێ داوای پارە لێم کرایان بە چاوی خۆم بینیم پارە وەرگیرا بەڵام خۆ ئەمە ئاسانە لیستەکە بۆ نمونە بزانرێ ئەم ساڵ چەند کەس نەقلی نفوسی کردووە ئەمە شتێکی زەحمەت نییە کتێبێکی ڕسمی داوای ئەوەم کردووە بە دەمی ئەڵێن کە تاکو ئێستا ساڵی 2020 ناگا بە 500 عائیلە بەڵام ئەوەی باسی لێ ئەکرێ زۆر زیاترە ئەڵێن ڕۆژی دەیان کەس بەڵام دایرەی نفوس خۆی بەدەمی ئەڵێ تاکو ئێستا ناگا بە 500 کەس و زیاترینیان ئەڵێ عائیلەی عەرەبی تایە خێزانی عەرەبی تایە بەڵام خێزانە کوردەکان ئەوانەی لە جەلەولا و قزرەبات کە سعدیەیە و لە مەندەلی ئەوانە زیاتر بۆ ڕێگە ئەدرەیەکی نیشتە جێبوون بۆ عەرەبی هاوردە دروست هەر کوردەکانیش دیمۆگرافیای شارەکە ئەگۆڕێ کە تۆ خەڵکی مەندەلی بۆ نفوس نەقڵکەی بۆ خانەقین مەندەلی شارێکی کوردستانیە کە ئێمە کوردەکانی مەندەلی بێنین بۆ خانەقین گوایە چیمانە کرد ئەو قوربانیە کە باسی ئەەکەین لە شاری خانەقین دراوە بە تەئکید ئەوەنە قوربانیش لە شاری مەندەلی دراوە لە گوڵاڵە لە سعدیە لە هەموو شارەکان خۆتەزانی ئێمەی کورد کەسمان ڕێسیست نین بە تایبەتی من خۆم هیچ ڕەگەسپەرز نیم بەڵام کێشەیەکی سیاسی و یاسایی و دەستوری هەیە هەتاوەکو کێشەیە چارەسەر نەکرێ گۆڕانی دیمۆگرافی ڕۆیە ئەمە شتێکی ئارەزومەندانە نییە مۆزوعەکە ڕەگەسپەرستی نییە ئارەزومەندانە نییە بەڵێ من لەم شارە لە دایک بووم کوردم کەس ناتوانێت مەحوود جنسیەت بکە کەس ناتوانێت مەحوود بکە کە کوردم بە کورد لە دایک بەڵام بیانەوێت تۆ بکەن بە ئەقەلیە ئەمە تێگانی دیمۆگرافیایە بەتاکید کەس ناتوانێت بتکا بە ئەقەلیە هیچ قووەتی بەڵام هەوڵ هەیە هەوڵ هەیە بەڵام هەوڵەکە نەجاحەت نایەنێ وەکو ئەوەی باسم کرد لە مێژووی شاری خانەقین ئەم تعریبە بەردەوام بووە تاکو ئەمڕۆ دەنگدان باشترین شەهادەت بووە کە شاری خانەقین کورد بوو بە کوردایەتی ماوەتەوە من گەشتبینیەکەی تۆم پێ خۆشە کاڵی ئەمە سەر ناگرێت بەڵام لە چواردەورمان سەری گرت لە گوڵاڵە سەری گرت و لە سعدیە سەریگەر ڕۆژگارێ بۆ خۆتەزانی یعنی عەرەب غەریب بوو لەوێ ئێستا کورد نەماوە ڕۆژگارێکیش هەبووە ئەم شارە ئێمە من خۆم نەشتەجی شاری کەلار بووم ئاوارە بووین لە کەلار بە دربینەوە سەیری خانەقینمان نەئەکرد بەڵام لەخوا بە زیاد بێ هاتینەوە بۆ شاری خانەقین ڕزگارمان کرد ئثباتمان کرد بۆ هەموو دنیا کە خانەقین شارێکی کوردستانیە ئێستاش کەس ناتوانێت مەحو نیشتمانیت یان جنسیەتی شاری خانەقین خانەقین ناڵێم هەر کورد خانەقین جێگەی کورد بووە ئێمە تورکمانمان هەیە لە خانەقین عەرەبمان هەیە تەنانەت سابی ئەو یەهود و مەسیحیشمان هەبووە لە خانەقین معروفە کە شاری پێکەوە ژیانە ئەزانم بەڵام یعنی خات و سۆزان ینی جارێکی ترێڵێمەوە من ئەم ئیرادە و ئەم جۆرە قسە
نەتەوەیانم پێخۆشە بەڵام ئەمە ڕاستی بەس پێ قسەی بڵێم نەتەوەیانە ئەخر ئەزانم نییە، بەس ئەمە ئێمە لە واقعی. سێ کورسی دوی عیب بۆ جەنابت بێ عەرە باسلەوە کردوتت بە ناوی خانەقینەوە یعنی ئەبینم کە خانەقینەکان تا ئیسا دیفاع لە جنسی وایە خۆیان طبعا خانەقینەکانی کەن بەس ئەو ئەڵێ من حکومت نیم من دەسەڵات نیم من چیم پێکرێ ئەو ئەڵێ من هەر ئەتوانم خەم بخۆم بەڵام ئێوە مانان ئەبێ خەمیان لێ بخۆن خەمانێ خواردووە ئەوەی کە کورد لە بەغداد یەکدەنگ نەبووە ئەوە سەرەکی کێشەکانە و ئەو هەوڵانە کە نەدراوە تا ئێستا مادەی 140 جێبەجێ بکرێ ئەوە سەرەکی هەموو کێشەکانە من ئێستا لە بازاری خانەقین بۆ هەمەرێک دوو سێ برای عەرەبم بینیەوە یەک ئاسایشی کوردم نەبینیەوە لە ناو بازاری خانەقینە بەم دەقیقەیەشەوە کە لێرە ئەوەستاوم لەژێر ڕەحمەتی خوایە وانە بڵێ ئەوە ڕاستە ئاسایش کێشەیەکیان هەبوو پێش هەفتەیەک ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی لەگەڵ وزارەی ناوخۆیە خۆم بە شخصی قسەمان کردووە بڕیارە هەفتەی داهاتوو لەگەڵ قائدی قواتی عملیات مشترەکە دانیشین باسی ئەو مەوزوعە بکەین ئەو بە تەکید قابلی قبول نییە بە هیچ شێوەیەک ئەبێ بە هەموو شێوەیەک حەلێکی بۆ بدۆزینەوە ئایا ئەوە ڕەبتێکی مباشر تاکو ئێستا ئەسبابەکان نازانی ڕەبتێکی بە مباشر هەیە بە ئەو ڕووداوانە کە لە بەغداد ڕوویدا تا ئێستا نازانین ئەسبابەکان چییە بەڵام باس یەک شت ئەەکەمەوە پەرلەمان کوردەی پارێزێ بۆ خانەقین کوردی پارێز من لەگەڵ وەزیری ناوخۆ پێش تقریبەن مانگێک چاوپێکەوتنێکم هەبوو وەزیری ناوخۆ خۆی باسی لەوە کرد وتی شاری خانەقین کە بەدەستی ئاساییشەوە بوو ئەمانترین شار بوو وتی شاری خانەقین هیچ مشکلەیەکمان نەبوو باسم لەوە کردوتم ئەم خانەقینە بەس یەک ساری ئاسایش کۆنتترۆل کرابوو وەزعی خانەقین ئاسایی بوو بەداخەوە لەوانەیە زروفەکە یان بوونی ئەنواعی قوت لە ناو خانەقین وای لێ کردووە کە شارەکە بەڕاستی تاکو ئێستا یعنی ئەمانێکی تەواوەتی تیانی ناتوانم بڵێم دەست خۆش خات سۆزان کاک ئەکبەر حەیدەرخان وەکو جەگری بەرپرسی لقی پارتی لە خانەقین بۆ نمونە شارێکی گوندێک ئاوایەکی وەکو ئیخوا کە ئەم ناوانە خۆتەزانی هەمووی دروستکرا و تعریبن و ئەوە عەرەب و کوردی تیا بوو ئێستا یەک ماڵی کوردی تیاماوە ئەوش لە دیوارەکەی نووسیەوە بۆ فرۆشتن ئەمە بۆ بەڕاستی خەڵک گلەیی لە پارتی وەکێتی زۆرە ئەوەی کە من ئەیبینم یعنی دوو حیزب خەڵک تا ئەم دقیقەیەش لەم شارە خۆی بۆ ئا بەکوشت ئەبێ ئاوا خەڵکەکە یعنی بەبێ کەس بەجێ بهێڵڕێت سەرەتا بە خێراتنی ڕووداوەکەم بۆ خانەقین سەرم خۆشە بەخێر بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە خانەقین بە درێژایی مێژووی خانەقین سەربەرزان نەژیاوە کوردان نەژیاوە من شانازیەکەم بە هەڵوێستی کوردپەروەری و نیشتوانپەروەری خانەقین لە هەموو بارودۆخێکە خانەقین پیشانی هەموو عێراق و هەموو کوردستان و هەموو جیهانیشی داوە کە بەردەوامە بێ بە خوێنی خۆی بە قوربانیدانی خۆی لەسەر کوردبوونی خۆی لەسەر کوردستانیەت بوونی خۆی حقیقەتەن وەکو پارتی وێکێتی بڵێن خانەقینمان بەجێهێشتووە ئەمە دلیلی ئەوە نییە کە ئێمە خانەقینمان جێهێشت بێ ئێمە دڵمان لەگەڵ خانەقینە ئێمە ڕۆحمان لەگەڵ خانەقینە ئەمە بارودۆخێکی کاتی هاتووە بەسەر خانەقینە خانەقین بەهێز بە چاک داگیر کراوە و بە پێی مادەی 140 دەستور ئەم ناوچانە کێشە لەسەرن مەندەلیە خانەقینە سعدیەیە گوڵاڵەیە دووزە کەرکووکە شنگالە مەخمورە ئەمانە ئەبێ بە پێی مادەی 140 دەستور هەموو مەراحلی خۆی ئەبێ کاری لەسەر بکرێ دەوڵەتانی خەڵک بۆ گلەی کاکە ڕەنج دەوڵەتی عێراقی ئاخر دەوڵەتی عێراقی حکوومەتی عێراقی مکەلەفە بەرپرسە بەرامبەر بە ئەوەی کە چۆن ئەڵێ هەموو دەستورە بێ جێبەجێ بکرێ چۆن ئەو مادانەی کە بەدڵی ئەوانە و لە بەرژەوەندی ئەوانە پێداگریەکەن بە چەک بە قووەت بە سوپا بە جێش کە ئەڵێنە بێ جێبەجێ بکرێ خانەقینەکانە بۆکەم بەڕازگۆی مەسەلەن ئەوان گلەیان لە یەکێتی و پارتی زۆر ئەوان ئەڵێن ئێمە دەستمان لەوان حەقیانە باشە هەر ئێوە ململانی ئێوە لە خانەقینە کورسیەکی کوردی فەوتان قوربان دوو کورسی کوردی فەوتان نەتانتوانی هیچ نەبێت لەسەر خانەقین ڕێبکەون ناڵبژارنی پێشوە ئێستا ئەگەر سوزان خان دوانی ترسیانی تری لەگەڵا بووە نەئەتوان کاریگەری زیاترە بوو داکۆکیکردن زیاترە بوو کاکە ڕەنجەگە دەرفەتم بدە حقیقەتەن پارتی وێکێتی من ناڵێم مەسئول نین مەسئولن
بەرپرسن چونکە دوو هێزی سەرەکی کوردستانن دوو هێزی سەرەکین کە حکوومەتی هەرێمان پێکەوە دروست کردووە بەڕێوەیە بە نوێدارەیەدەن پارتی و یەکێتی بەرپرسیارەتیان هەیە لەسەر بە بستی خاکی کوردستان نەک تەنها خانەقین بەرامبەر بە گوڵاڵا بەرامبەر بە سعدیە بەرامبەر بە حەمرین بەرامبەر بە مەندەلی بەرپرسیارەتیان لە ئەستۆیە و ئەبێ تا بە هەموو هێز و توانایەنەوە ئەبێ داکۆکی بکەن لە خانەقینیش لە دووزیش لە کەرکووکیش لە شنگاریش بەڵام حکوومەتی هەرێم کاکە ڕەنجەکە دەرفەتم بدەیت نەیگەرەکە بە لەشکرکەشی و بە شەهید و بە خوێن و بە پەلاماردان ئەم وەزعە چارەسەر بکە حکوومەتی هەرێم ئەیەوێ لە ڕێگەی مێزی گفتوگۆ بە دانیشتن بە تەفاهم بە گفتوگۆ ئەم کێشەیە بە یاسا بە دەستور چارەسەری بکە قوربان لە 2007 خانەقینەکان ئەڵێن 5 جار وشەی خانەقینمان لەسەر دەمی گەورەترین بەرپرسی کوردی ئەم وڵاتە گوێ لە نەبوو هەتا نزمترین لە 2007 4 جار نەوتراوە خانەقین خەڵکەکە بێ ئومێد بووە ئەمە کەی خوێن ڕشتنی چی کاکە دبلۆماسیەت بە کام دبلۆماسیەت چەند گفتوگۆ بینی چەند وەفدە بینی بچێتەوە وەفدی کوردی بەس بۆ پارە ڕاتە بەغا بینی وتە خۆ کاکە ڕەنج ئێمە وەفدی کوردیە بێ بچێ شەڕی خاک بکە نەک شەڕی پارە بکە ئەگەر شەڕی پارەکە بەداخەوە ینی جێگەی داخ ئاخر قسەکەی من ناڕاستە ئێمە نەخێر ناڵێم ناڕاستە وەفدی کوردی ئەبێت لە پێش هەموو شتێ شەڕی خاک بکە کە خاکی بەدەست هێنا کە خاک ئازادکرا بوو کە خاک لەژێر دەستی حکوومەت و دەسەڵاتی کوردی بوو ئەو کاتە تۆ بە ویژدانێکی ئاسوودەوە توانی دانیشی و گفتوگۆ بکەیت لەسەر شتی تر بەڵام ئەگەر تۆ خاکت ئازادکراو نەبوو ناتوانی داوای شتی تر بکەیت یعنی بە حقیقت ملەتی ئێمەش خانەقین حەقیان ئەگەر گلەی بکەن خانەقین ئێستا حاکمیەتی ئیدارەدانی لە ئەستۆی حکوومەتی فیدراڵی عێراقا ئەوان مەسئولن ئەوان بەرپرسن بە ئاوادانکردنەوەی خانەقین ئەوان مەسئولن بە پاک و خاوێنی خانەقین ئەوان مەسئولن بە خزمەتکردنی خانەقین ئەوان مەسئولن لە ئاسایش و ئەمنیەتی خانەقین کە بەداخەوە نەیانتوانیوە بیپارێزن پێش 2017 پێش 16 ئۆکتۆبەر کاکە ڕەنج پێشمەرگە ئاسایش و ئەمنیەتی خانەقین و جەلەولاش و سعدیەش و هەموو ئەم سونرانی کە جەناب دەیبینی بەرپرسیارەتی لەسەر شانی پێشمەرگە بوو لەسەر شانی ئاسایش بوو لەسەر شانی شورتە بوو توانیان بەدادپەروەری بەدادپەروەری بەڕێوەی ئەمنی ڕاستە بەرپرسە عسکەریەکان ڕاستە بەرپرسەکانی ئەمن ڕاستە بەڵام پرۆژەی 4 لە 2023 تاوەکو 2007 لە ئێوەمانان لێرە بوون ئەم دوو حیزبە باڵا دەستەی ئێمە لێرە بوون بە قورعان 4 پرۆژەی ئاودێری ڕێکوپێکم نەبینی 4 شەقامی ڕێکوپێکم نەبینی کە خانەقینەکان بڵێن ئەمە بە میرات بۆمان بەجێماوە لەوانەوە بەڵام کراشە کاکە کراوە بڵێ بۆ ئێمە لە خانەقین هەنمان هەیە کولیەمان هەیە مەعهدمان هەیە تقریبا 8,000 کەس دامەزراوە لەسەر کوردستان لە کوردستان دامەزراوە یعنی ئەوە ناڵێن بەقەت پێویست نەکراوە بەڵام ئەوە بەبەر چاوتانەوە 25 قوتابخانەی کوردی داخراوە بەبار چاوتانەوە جاران شەڕ بوو لەسەرەوەی کە خەڵک مناڵەکەی قەید بکا بە کوردی بخوێنێ ئێستا خۆی دەرێکە هۆکارەکان من هەمووی نووسی بۆ داخستنی هۆکارەیە کاکە حکوومەتی فیدراڵی عێراق بە بەرنامە کارەکە لەسەرەوەی کە خوێندنی کوردی نەکرد لە قانەقین لە شوێنەکانی تریش کۆتایی بێت ئەم 25 مەدرسەی کوردیە کە داخراوە بە مەراحل داخراون بە قۆناغ داخراون ئێوە کوواڵەتی خوێندنی کوردیەوە نەبەرزکەنەوە کە عەرەبەکانیش حەزکەن بێنە کوردی کاکە ڕەنج قوتابی خوێندنی کوردی کە خوێندن لێرە تەواوەکە ئەو دەرفەتەی پێ نادرێت لە کوردستان کە لە زانکۆ و لە پەیمانگاکان وەربگیرێ لەبەرەوەی خەڵک مناڵی خوێنێرێ راپۆرتێک نووسیوە بۆ نمونە جەنابەت وەکو جێگری کە بەرپرسی لەق بۆ نمونە وەزیری پەروەردە هینی پارتی دیموکراتی کوردستانە راپۆرتێکە نووسیوە من دڵنیام لەوەی کە ئەمە قابلی قبول نییە لەلایەن کاک مەسرور بەرزانیەوە قابلی قبول نییە مەسەڵەن لەلایەن سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوە قابلی قبول نییە لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یعنی تۆ ئەڵەی ئەوانەی کە بە کوردیە خوێنن وەرناگیرن لەوێ بە ڕێژەیەکی زۆر کەم وەرەگیرن بە ڕێژەیەکی زۆر کەم وەرەگیرێن حەقە پرایۆریتی و ئەفزەلیەت و ئەولەویەت بۆ ئەوان بێت وانە ئەتوانم جارێ ئەوانەی ناو خانەقینیش ئەو زانکۆ ئەو پەیمانگایە کە لە خانەقینیش هەیە حەقە ئەسڵەن ئەوانەی کە خانەقینین تەخەڕوجەکەن دەرەچن خوێندن تەواوەکەن دوانزە تەواوەکەن حەقە بەبێ مقابلە لێرە وەربگیرن ئەولەویەت بۆ ئەوان بێ ئەولەوێتیش بۆ ئەوان نیە هەتا لە ناو خانەقینج ئەولەوێت بۆ ئەوان کەواتە شەرعیەتە دەی بە خەڵک کە بەشێکی گلەیەکانیان لە ئێوە ڕەوایە بەڵێ ڕەوایە گلەی خەڵک ڕەوایە
ئەی ئێوەمانان لە حیزب بۆ نمونە یا جەنابەت لە پەرلەمان مەسەڵەن تۆ خوشکی شەهیدێکی دیاری بێزگە لە شخصیەتی خۆت کە نوێنەرایەتی خەڵکەکەیت و ئەو هەموو متمانەت پێبەخشراوە ئەرێ ئێوە راپۆرت ئێن بە حیزبەکانتان کە حیزبەکانتان حکوومەتی ئەم وڵاتی بەدەستەوە بەڵێ پێشتر ئەوەی کە پێش من بۆ نازانم من ئێستا بە ڕۆژانە راپۆرتی خۆم ئەدەم نەک راپۆرت گلەیی خۆم بەرز ئەەکەمەوە لە خانەقین هەنمان هەیە جامعەی گەرمیان فەرعێکی هەیە لە خانەقین 2 فەرع لە 2017ەوە تا ئێستا اعترافی پێ ناکرێ یعنی ئەو ئێستا من خەریکی ئەو پرۆسەیەم لە بەغدا لەگەڵ وزارەتی تعلیم عالی بزان بە چ شێوەیەک یعنی تاکو ئێستا نەزانراوەکە سەبەبەکەی چییە کە اعترافی پێ ناکرێ یعنی ماناوەتە کەس ئیشی لەسەری نەکردووە بەداخەوە وەڵای کاک ئەکبەر پێش ئەوەی بچمە لای ئەو خوشکەم پرسیارێکی ترم هەیە یعنی شتێکە چەند جارە ئەمەوێ بیپرسم لە بەرپرسانی پارتی یعنی ئێستا جەنابەت لێرەی من تێناگەم پارتی دیموکراتی کوردستان گەورەترین دەسەڵاتە گەورەکانی ئەم وڵاتی بەدەستەوە لە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری ئەرێ ئێوە بۆ نایەنەوە بۆ خانەقین خێرە نایەنەوە کاک ڕەنج هاتنەوەی ئێمە بۆ خانەقین تەنها خانەقین نییە ئێمە هەروەکو باسم کرد و بینەرانی ڕووداویش ئەمە بزانن لە مەندەلیەوە بۆ خانەقین بۆ سعدیە بۆ حەمرین بۆ گوڵاڵا بۆ دووز بۆ کەرکووک بۆ مەخمور بۆ شنگال ئەمانە بە لەشکرکێشی بە سوپا داگیر کراون بە هێز داگیر کراوە ڕێکەوتنی کرا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق ئەوان بە حکومی ئەوەی کە هێزی جێبەجێکردنیان نییە بەکردار نیانتوانیوە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکەن قرار بوو لە شنگالەوە ئەم ڕێکەوتنە دەست پێ بکە قۆناغ بە قۆناغتا بێدە خانەقین ئاسایی بکرێت و جێبەجێ بکرێت ئاسایی نەکراوەتەوە ئەمە هەمووی لە شنگال بۆ خانەقین یەک پاکێجە کاکە گیان ئەبێ هەمووی ئاسایی بکرێتەوە پارتی ئەبێ چۆن پێشی 16 ئۆکتۆبەر سەربەرزانە لێرە بە پێشمەرگە و بە ئاسایش و بە ئاڵای کوردستانەوە سەربازان لە بسنوورانە بووە ئەبێت لە دوای جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە بە سەربەرزانە دووبارە بێتەوە ئەم ناوچانە و ئیدارەدانی ئەم ناوچانە و پاراستنی ئەمنیەت و بەپرسیارەتی لە سیاسەتێکە پڕە لە تەناقوزات ئێوە کاندیدی کەرکووکی کاندی دەکەن بۆ پەرلەمانی عێراق ئەینێرنە بەغا کەچی حزبەکەتان خۆی نایەتەوە بۆ ئەو منتیقانەی کە باسیە حزبەکەمان کاکە ڕەنجەوە بارگای لەقی 15 خانەقینە ئەوە سە 4 هەنگاو لەو لای من و جەنابتەوەی تا ئێستا قاعدەی عملیاتی سوپای عێراقی تایە کاکە ئەوە بارگاگەمانە باش بفەرمێ بەیانی چۆڵی کە با من قڕەکە بێنمەوە ناوی بەخۆشی چۆڵەکە ئەگەر ئێوە هەوڵنێن بەخۆشی بێ و بە ترشی بێ و بە تاڵیبە هەوڵمان داوە گیانەکەم حکوومەتی عێراقی کاکە ڕەنج حکوومەتی پارتی لەسەر بارگایەک پەکی کەوتووە ئێستا نەمەسەلە تەنها بارگا نییە خۆ مەسەلە سمعەتە مەسەلە تۆ سەربەرزانە هاتنەوەیە ئەگەر ئێوە لێرە بوونا ئەوە بۆ نمونە لەگەڵ ئاسایشی یەکێتی ئاسایشی ئێوەش لێرە بووە یعنی بوەکو برا دەست لە ناو دەست کەمتر ئەتوان ڕاغەدر لە خەڵکە کاکە ڕەنج ئاسایشی ئێمەش لێرە بێ ئاسایشی یەکێتیش کە لێرەیە حکوومەتی هەرێم ئەگەر بەرپرسیار نەکرێ لە ئیدارەدانی خانەقین دەسڵات لە لای حکوومەتی هەرێم نەبێ ئاسایشی پارتیش لە پاڵ ئاسایشی یەکێتی لێرە بێ هیچ دەسڵاتێکیان نابێت قەینا بەس بەخوا هەر باشترە هەر نوعی لە ئەمان نییە بۆ خەڵکی خانەقین ئەگەر هەردووکیان لێرە بن و ملانێ و ناکۆکیان نەبێت کاکە ڕەنج ئێستا خانەقین کراوە بە سەربازگەیەکی گەورە کاکە تەماشا بکە تۆ بزان چەند هێزیتایە آخر بەس غیابی ئێوە هەموو هێزەی تەنها هێزی کوردی ئێوە دانانە بۆ دەسەڵاتی ئەوان نەخێر ئێمە دانی نەپیانانین چونکە مەبەستم عەفوکە ئەگەر بۆ تعبیرەکەم دانان مەبەستم نامەبەستم بۆ نمونە زەمینەکە ئەسازێنێ بۆ ئەوەی کە ئەوان زیاتر ئەس بە خاوەنددارێتی ئێرە بکەن تۆ چی ئەڵێ من ئەڵێم ئێمە بڕوامان بەوە هەیە کە ئەم خاکە خاکی کوردستانە خانەقین هەمووی کورد بەروەرە خانەقین بە خوێنی خۆیان شەهیدیاندا بۆ ئاڵا بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان خانەقین خوێنی بەخشی بۆ ئەوەی خانەقین هەر بە کوردبوونی خۆی بمێنێ بە کوردستانیەتی خۆی بمێنێ و ئەگەر ئەو خوێن بەخشینەوە ئەو قوربانیدانەی جەماوەری سەربەرزی خانەقین نەبووە ئێستا ئەم ئاڵای کوردستان نابینی لە خانەقین بەڵام وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەمانەوێ بەبێ خوێن ڕشتن بە شەڕ نا ئەمانەوێ بە گفتوگۆ بە حیوار بە پێی یاسا بە پێی دەستور ئەمانەوێ ئیدارەی ئەم ناوچانە کە 100% کوردستانین خەڵک ئەمانە لە 2007 ئەبیستەیە ئەم جملانەی کە جەنابت و خات و سۆزان پێم بەڵەن جملێکی تازەیتیان نیە بۆ خانەقینەکان ئەزانی بۆ
خەڵک چاوەڕێی دەست و قەڵەم و دەم و ویژدان و سەروەری یەکێتی و پارتیە خەڵک ئەڵێ کردارمانەوە کردار کرداریش کاکە ڕەنج خۆ خەڵکیش قبول ناکە ئێمە دووبارە هێزی پێشمەرگە بجوڵێنین و بین پەلاماری حکوومەتی عێراقی بدەین و کوشتار و خوێن ڕشتن لە نێوان ئەوەش خەڵک ئەوەشی پێ قبول نیە خۆ لە نێوان گەڕانەوە نەگەڕانەوەدا بەستەنیا زمانی هێز نییە ئەوەشە بێتە هۆکاری چەند ساڵە ئەبینین بەغاڵێ دەسەڵاتی نەوتی هەرێمی کوردستان شەرعی نییە نەیشتان کردووە بە شەڕ و توانیشتانە بە گفت و گۆش ڕێ بکەون و نەوتەکەش هەر ئەفرۆشرێ ئێبا ئەوان هەر هەڕەشە بکەن بۆ خانەقینیش هەمان حەماسەت هەبێ وەکو 200 ملیارەکە وەکو بۆ رێنەوتەکان ئەمە قسەی خانەقینەکانە بەت من دروستم نەکردووە هەم ئەو بانگی فەرموو هەم ئەچینە ناو بڕیش باشە بینەرانی هێژا پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە خزمەتتان. خات و ڕەوا ئەمەوێ وەکو بەرپرسی نووسنگی خانەقینی دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان هەندێک ئامار و زانیاریمان بیتێ لەسەر ئەو هەوڵی بە عەرەبکردنەی کە لە خانەقین و لە دەوروبەری لەم ناوچەیە ئەگوزەرێ و ئەو گواستنەوانەی ڕاژە و نفوس کە نادەستوریە و کەچی لە خانەقین ئەنجامی ئەدرێ هەندێکەڵێ بە بەرتی لەکرێت هەندێکەڵێ بە واستاکرێ هەندێکەڵێ لە ترساکرێ هەندێکەڵێ لە برساکرێت چییە خۆی سەرەتا بە خێراتنی کەناڵی ڕووداوەکەین من بە ئامار ئەگەر پێت بێژم لە سەرەتای ئەم ساڵەوە 2021 نزیک 500 عائلە لە گوندەکان و دەوروبەری خانەقین نفوسیان نەقڵ کردو بۆ خانەقین بەس بە دەسەڵاتی وەزیر یان ئەمە قانونیە بە قانونی وەرێگرن ئەزانم بەس خۆی دەستوری نییە ئەمە تێکگانی دیمۆگرافی موافقەی وەزیرە هێنن وەزیری بەغا وەزیری ناوخۆی بەغا وەزیری ناوخۆی بەغا بە ئەستیمارە ئەلکترۆنی هینیەکەن تەقدیمی ئەستیمارەکەن دوایەوە موافقەی ئەوێتە بەیجێکیان هەیە لەسەر فەیسبوک ناوەکان نەگەڕێتەوە بۆ خۆیان بۆ معاملەیان لە نفوس مراجعی و شتەکەن ئەمە وەزیرمان نییە ئێمە لە بەغا فراکسیۆنمان نییە ئێمە هەفتا ئەوەنە پەرلەمانتارمان نییە سۆزان خان کەس قسە ناکات لەسەرمانە ئایا وەزیری ناوخۆ قبولەکە کە فۆرمەکە بۆ بەغدادیش بە هەمان شێوە خەڵک بڕوا بۆ بەغداد دیموگرافی بەغداد تێکبدەن بۆ خانەقین مەسموحە بەڵێ قسەمان کردووە لەسەر ئەوە هەموو فراکسیۆنەکان لەسەر ئەم مەسەلانە کۆدەنگی کورد لە بەغدا بەڕاستی کۆدەنگ نین بەداخەوە لەسەر چی کۆدەنگ لەسەر بەداخەوە زۆربەی شەڕەکان لە بەغدا لەسەر بوجە و موچەیە بوجە و موچە تەنها مشکلەی ملەتی ئیتر وەزیر لەو لاوە 200 کەسە نێرێ 100 عائیلە نێرێ بەڵێ ئایا وەزیر قبوڵەکە من خەڵک بۆ بەغداد یان بۆ شارێکی تر بنێرم ئەگەر ئەوە مقابلی قبول لەلایەتی بە هەمان شێوە ئێمەش قبولەکەین دیموگرافی شارەکان تر بگۆڕێ ئێمەش قبولەکەین دیموگرافی خانەقین بگۆڕێ بەڕاستی ئەبێ لایەنە لایەنە کوردیەکان لە بەغداد هەموو فراکسیۆنەکان یەکدەنگ بن لەسەر جێبەجێکردنی مادەی بۆ پەرلەمانتارێک بۆ نمونە بۆ پەرلەمانتارێک بە مەزاجی خۆی شکات لە کوردەکە یەکسەر دادگای باڵای فدراڵی 200 ملیارەکە بڕێ ئەڵێ فرۆشتنی نەود نادەستوریە هزار بیانەوە دۆزێتەوە ئەوە بۆ داوا لەسەر وەزیری ناوخۆ قەید ناکەن فەرمووەوەندە پەرلەمانتار چەند پەرلەمانتارە بەڵێ زۆر ئەگا بە هەفتاوەزەم سەرەوەی باشە هەفتا باشە بۆچی ئێوە ناچن داوا قەیدکەن بڵێن وەزیری ناوخۆ بە نادەستوری خەریکی تعریبکردنی کەرکووک و خانەقینە بەس ئەم ساڵ 500 خێزان بەپێی ئامارەکان هاتۆتە خانەقین وایەوان یە خاتون ها وایە نار ئەویشە گوندەکانی دەوروبەر خانەقین 24 گوندمان هەیە بە نزیکەی 4280 خێزان کوردان دەرچووە لەو گوندانە دەریان کردووە خۆی دەرچوونە بەهۆی هاتنی داعشەوە ئەمانیان نەماوە ینی شوێنەکە پێیان ینی ناتوانن چەند هزار خێزان 4280 خێزان دەرچوونە لە خانەقین دەوروبەری خانەقین تقریباً چەند هزار کەسەکەمە والله زیاتر من بە خێزان پێدەڵێم ئەمە بە ئامار بە خێزان 4280 خێزان 24 گوند هەر لە دەوروبەری خانەقین 24 گوند چۆڵ کراوە لە کورد بە بەرامبەری ئەوە عارەباتە شوێنەکانیان و ئەو عارەبانش تعویزی خۆیانیان وەرگردووە بەبێ مادەی 140
یعنی پارەشی وەرگرتووە کەچی هێشتایەتەوە و جارێتریش هاتەوە بۆ شۆنی خۆی و ماڵەکانی کوردیان داگیر کرد. ێ بەس مامەسا ئەمە هی ئەوەیە کە مەسەڵەن قوبوڵ نەکرێت دەسەڵاتدارانی کورد. هەروە پەیتا وەف دەڕوا، جارێک کاک نێچیروان دەڕوا، جارێک کاک قوبا دەڕوا، جارێک کاک مەسرور دەڕوا، وایە وانە؟ بەڵێ بەس کاکە ڕەنج پێش عفو پێش دوو هەفتە بوو کاکفەهمی وەزیری ناوچە دابڕاوەکان یا ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان سەردانی خانەقین کرد لەسەر پێشنیاری کاقوبا تاالبانی وتی داوای لێم کردووە کە دوان راپۆرت بدەم بەدەستی خۆیەوە. ئێستا کاکفەهمی لەگەڵ ئێمەیە خەریکە راپۆرتێک ئەەکەین کە داتاکان یعنی داتایەکی مەزبوط بن نەک تەنها بەدەمی بڵێ ئەمە دەمی نییە ئەوە داتای ڕسمینێتەوە بۆم باسەکەی. کاکە ڕەنج حکوومەتتی بەغدا ئێستا حکوومەتتی کاربەڕێکەرە خاوەن ئەو دەسڵات و ئەو بڕیارە نییە کە حکوومەتتی هەرێمی کوردستان بچێ قسەی لەگەڵا بکە. بەغداد عێراق ئێستا لە پاشاگەردانیەکی تەواوایە پەرلەمان داوامی خۆی ناکە ئەوە خوشکە سوزان ئەندامی پەرلەمان لە دەستپێکی ئەم خۆی پەرلەمانەوە چەند کۆبوونەوەکرا من ڕێزم بۆ فەرمایشتەکەت تێک چووە وەزباردۆخی مشکلەی ئەمڕۆ نییە ئەرێ خوشکێ لەکەیەوە ئەم تعریبە دەستی ئەمە لە 16 ئۆکتۆبەرەوە زۆر زیادی کردووە لە 2007ەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە مەدەستی پێی کردووە ئەو نەقڵ نفوسە مەمنوع بوو يعني لسرتاي 2021 او استمارة الكترونية تفعيل بو للايان وزيري ناخوي بغاوة. ايه تشيتر اماركان تشيتر والله. والله هر اوانها هي او كيشي تري مانيش هي كيشي عرضي كشتوكالي لخانقين. اوتشيا. او كيشا هي جوتياران هي لصال 1980 لخانقين عرضيان ورقردوها بياساي سيوبينج. استا خواني يعني خواني عرضها اصليكا دوايا كان. ووزارة دادي بغداد كتابي الله خاون مال حرامة نايا نوا لا والله ولا وزارة داد لبغاوة سكالايان كردوها كأبي قربوش بكري نوا أم حجدا نوز دا صالة داقر كركا قربو كرتا أمان تعويزيان ورقردوها شونا توجي قرقي خويان استا جاري كتر كراونا تو 2000 عائلة هاتون لمحكمة خانقين سكالايان تومار كردوها نكتن هداوي أو أرزو أوي كردا كان داوي قربوش كان علين حجدا صالة بدستي كردا أبي قربويا ما بكريتوا يا سامر ده صالة كرد خوارديتي وزيري دادي بغايش قراري كي بشتوانية كريم لبغداد وزيري داد كردنيا وابزام لا بيش أم وزير بو بيش أم بو بيش أوي كرد بيا كتابي كان در كردوا يس كتابك لاي دائرة زراعي خانقينا نووسراوەتی ئەم کێشەی عەرز و هین کشتتوکاڵیەکان وەزیری داد کووردە حاکم سالارە بەڵام بڕیارێکی دەرکرد لە وزارەی عەدلەوە کە ئەو عقود زراعیەکە قەت تازە نەکرێتەوە بۆ عەرەبە هاوردەکان بەڵام تەنفیز نەکردووە وەزیری داد وزارەتی عەدل ئەو وتی تا جێبەجێکردنی مادەی قەرار دەرەکەیا بێ متابعەشی بکە متابعەی ئەکا بە تەکید یەکی لەو وەزیران نەک دیفاعانێکی لەو وەزیرانەیە کە لە بەغدا پەرلەمانیشی متابعەنی زۆر بۆ کوردەکە ئەوە حاکم سالارە بە تەکید ئەخە بە یەک پەرلەمانتار و بۆی ئەڵێم ئەبێ هەموو لایەنەکان کۆدەنگ بن من مەبەستمەوە نییە من لە دڵسۆزی تۆ تێگەم لەبەری تۆ هاتووی بۆ بەرنامەکانم من هەموو کێشەکان بکەم بەی تۆ من مەبەستم تۆ نییە بۆ ئیزافەیەک بە هاوردەکان کە ئەوانەی هاتن عقود زراعیەکان کرا بە ناویان دوای ئەوە کە عقود زراعیەکان لە ناویان دەرکرا تعویزیان وەرگرت عقود زراعیەکان نە بە ناوی عەرەبە هاوردەکانە نە بە ناوی کوردەکانە یعنی بەڕەڵایە بە ناوی کەسەوە نییە يعني ئەوە باشترین فرصت بوو بەڵام بۆ ئیسپاتکردن کوردەکان دلیل و دۆکۆمنتیان زیاتر پێ بۆ بۆ باشترین فرصت بوو کە ئێستا عقودەکان بێخاونە ئێمە باشترین فرصت بوو کە بچێتەوە بۆ خەڵکە ڕەسەنە ئەسڵیەکەی خۆی کوردەکان وشکە سوزان بە پێی معلوماتی ئێمە ئەم عەرەبە هاوردانە کە ئەم چەند ساڵە بە تعریب خاوەنی ئەم ئەرزوو ئاوەی کورد بوونە لەم ساڵانەی ئەخیریش بە حکمی ئەوەی کە دەسڵات خۆیانە و خۆیان حاکمن و خۆیان ئیدارە و حکوومەت لە پشتیانە ساڵانە ئیجاری ئەم زەویانیان داوە بۆ ئەوەی هەر لەوێ بتوانن بڕێنی نێمەیە لە بەعقوبەوە لە سەروی خانەقین و چونێژی خۆیان کردو کاکەڕەن چونە ساڵانە لەوێ ئیجاریان داوە بۆ ئەوەیە ئەم ئەرزانە ئەم عقدانە هەر بە ناوی ئەوان بمێنێ کاکەیەکانیش کێشیان هەیە مێرخاسیەکانیش زەویان بەڵێ ئەوان هەمووی فەرموو کاک سۆران ئێمە بۆچی تۆپەکە بخێنە ساحەی ئەوان و بڵێ خەتەی ئەوان حەقی خۆیانە هەموو شتێ بکەن بۆ خۆیان خەتالەی خۆمان ئێمە پەرلەمانتارە پێشوەکانمان سیاستمەدارەکانمان ئێمە بەپی یاسا بەپی دەستوری عێراقی ئەم ناوچانە پێڵێن مناطق متنازع عليها کێشە لەسەر نییە عفوا کاکەک بگیان پێڵێن متنازع لە دەستور نووسرا و متنازع عليها يعني ئەم شتە لە بینی دوو شخصە متنازعە هەردوو لە حەقی هەیە
ئەوان شەرعیەتیان بەپی دەستور شەرعیەتیان داوەتە ئێمە شەرعیەتەکە بەکار ناهێنین تێگەی کاک ڕەج لەو مەسەلەیە لەسەر ئەو خاڵە نەمان کوتاوە هەتاکو ئێستا کە تۆ شەریعەتی داوە پێم من ئیشی لەسەر ناکەم خەتای خۆمانە خەتای خۆمانە بڵێ خەتای خۆمانە لەبەر ئەبوایە لە ئەوە ڕۆژەوە کە ئەڵێ متەنازع عەلەیها چیەکەن ئەبێ ئێمە شەوە بکەین چی دائیرێک هەیە لێرە ئەبێ دایرێکی کورسایی لێرە بێ چی ئیشێکەکەن ئەبێ دایرێک کورسانەکەش ئەو ئیشە باشە ئێستا هەندێک موئەسەسە هەیە بۆ نمونە بەرپرسی زمانی کوردی لێرە هەیە سەر بە هەرێمی کوردستان شارەوانی هەیە هەموو فەرمانگەکان هەموو فەرمانگەکان هەیە ئێستا بۆیە هیچ ناکرێ ئەڵێ بێ وەکو یەک بین ئەوان هیچ ناکەن ئێوەش نایکەن مەسەلە ئەوە نییە ئێستا مەسەلەن وەکو شارەوانی باسەکەین ئێمە تەنها خزمەت گوزاری و باخچە ئەو شتانە ئەنجامەدەین بۆمانە 1 سانتیم زەوی بەکرێ بدەین بۆمانەیە زەوی بدەینە خەڵک بۆمانە مساتەحە بکەین بۆمانە ئیستثمار بکەین ئەمە کێشەکەیە یاکە هەموو یەکرێت کێشەکەوەیە ئێمە چەندین جار داوای ئەومان کردووە هەموو دائیرەکان هەیە تەنها دائیرەی تاپۆ سەر بە هەرێم نییە مع العلم ستافی کاملی کوردستان هەیە هین مۆزەفی تاپۆ تەنها دائیرەی تاپۆکەمان بۆ بکرایەتەوە ئەم کێشانە ڕووی نادا هاوارمان کرد زۆر شتمان بەس ئێوە ئەوەندە شت هەیە ئەوەندە سەرقاڵی و ئیش هەیە کە خانەقینەکان ئەوەندەی تر ئاوێ بکرێ بە و ئاگرەی لە دەرونیانە هەڵبووە ئەوەندەی تر هەستی کوردایەتیان جۆش بدرێ بۆ نمونە جادەی کفری خانەقین کەلارخانەقین بۆ ئەوە قیرتاو ناکەن خۆ ئەوان بەشەکەی خۆیان کردووە بۆ نمونە لە 2023ەوە هەم بەڕێستان هەم شارەوانی بەدەست کوردەوە بووە وەنیە بەدەست شخصی خۆشتەوە بۆ لە 2023 تاوەکو ئەمڕۆ وەنیە خوا ئەوە ڕووناکیە بە سەرجادت ناو بازارەکەی خانەقینەوە هەر ئەم ڕەهاو نیشتیمانیەک پێی وتم وەڵا گڵۆپێک وتی ڕەنج خوا دوای بەرنامەکە وەرەوە من بە ڕۆژ شۆ بووم وتی تخوا بزانە هەموو بازاری خانەقین گڵۆپێیشەکە ئەوەندە گرانە گڵۆپ هەر لە کۆنەکە ئەتوانن بیکڕن بیانن هەڵی و بواسن کاکڕنج تۆ سەرۆکی شارەوانی چۆن قوبوڵیەکەی هەر بچی بۆ لای دەوڵەمەنەکانی سلێمانی و هەولێر بە دوو تڕێ لە گڵۆپەوەیتەوە بە خانەقین کاکڕنج ئیشی گڵۆپ ئیشی شارەوانی نییە ئەوە حەزەکەمەوە بەس ڕخسەتم دەرێت ئێمە لە 2023 هاتینەوە بۆ خانەقین وێران بوو دەستمان کردە بنیە تەحتیەی شاری خانەقین ئاوڕۆمان دروست کردووە زۆربەی گەڕەکەکان ئاوڕۆمان بۆیان تاوا کردووە جادە کرا کاکڕنج ئێمە لە تا 2013 پرۆژەی باش کرا 2013ش نزیکەی سەرۆکی حکوومەت هاتە ئێرە مجموعی پرۆژەماندا پیان بایی 100 ملیار دینار موافقەی لەسەر کرا شەری داعش و قەیرانی دارایی بەشێکی لە پرۆژەکان خرای سەر چووە بواری جێبەجێکردنەوە و وەستان یەکێ لەو پرۆژانە پرۆژەی خانەقین کەلار ڕێگا دووسایدەکەیە جادەی سیروانە دووسایدەکەیە هۆڵی بۆنەکانە کۆردەرێ بەتاواتی هەمووی بکرێتە سنووقی حیسناعەکەی خانەقینە پرۆژەی ئاوی خانەقینە بای 50 ملیۆن دلارە سەرۆکی حکوومەت وتی بەبێ مقاولات کۆمپانیەک بێنن تەنفیزی کەن قەیرانەکە هاتە سەری 100 ملیار عەفوەن کاک ڕەنج ئەم پرۆژانە کە ئێستا بکواتی باسمان کرد 30,000 کەس بوو خانەقین نفوسی 30,000 کەس بوو ئێستا نزیکەی 200,000 کەسە ئەمە بە چی کرا خەڵکەکە هاتەوە زەختێکی زۆر لۆدێکی زۆر هات پرۆژی زۆرمان کردووە من بەداتە ئێمە وەکو شارەوانی هەتاکو 2013 18 ملیار و 650 ملیۆن پرۆژەمان کردو وەکو شارەوانی فقط لە 2018 سێ پرۆژەمان وەستا بوو لە زمانی پرۆژە وەستاوەکان سێ پرۆژەمان هێنایەوە بە ئەمری جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت بای 3 ملیار و 600 لە 18 و 19 تەواومان کرد ئێستا گەڕەکی دارەکونارە ڕاقیترین گەڕەکە لە خانەقینە جەزرە وەسەڵتیەکەی لە لای فلکەی ئاسای پۆلیسەوە هەتاکو مەڵکشای کە نزیکەی 4 کیلۆمەترە جەزرەیەکی زۆر جوان کراوە تۆ کۆکی لەسەرەوەی کە ئەم پردی ئەڵوانەی لە پشتمەوە ئەم ئاوی ئەڵوانە ڕەمزی شارەکە ئەم قامیش و قەڕەم و بۆگەنە چییە؟ ئەم هەموو زەرف و نایلۆنە چییە لە ناوە ئەم زەلکاوە چییە؟ مناڵە بینم مەلەی تیاکە
ئەزانی ئەتوانن بە یەک حەفارە و شۆفڵ و سارێک ئەم ئەڵوانە بکەن بە گوڵ ئەم هەموو قەڕەم و قامیشە بەچی تۆ نەتری مانگانەت 3 میلیۆنە بەشی وەقودی سیارەکانە ناکە ئەمە کێشەکانمان زۆر ئێمە شارێکی وکو خانەقین و شارەوانیەکی وکو خانەقین کە پلەیەکە نەتری مانگانەی 3 میلیۆن بێت لە 2013 تا 2013 پرۆژەمان کردووە ئێستا ئەو پرۆژانە ساڵ بە ساڵ سیانەیە پارەی سیانەمان نییە یعنی منهۆڵێکە گیرە ناتوانین پاکیکەینەوە کاکڕنج ئێمە ئێسام ئەڵوانە ئەزانی مقاوماتی سیاحەکەی هەیە کە لە هەفتاکانە زۆربەی خەڵک ڕسمی لێگرتووە و یادگاری هەیە ئیشمان کردە کوردەکانی ئەوروپا کە خەڵکی ئەم شارن و کاتی خۆی ڕۆیشتن ئەڵوان ببین لە پشمەوە ئەگرین خەڵک لەناو ئەم زەلکاوە مەلاکە ئێستش ئەتوانرێ بە تەسفیە ئاوەکەی پاک بکرێتەوە ئەتوانرێ ئەو ژێرابانەی ئەڕژێتە سەری نەیەڵێ ئافۆن بەڵە قوربان ئیشی ئەڵوان ئەوە دایرەی ئاودێریە ڕەبتی بە شارەوانیەوە نیە بەس کورد لەیەوە بەس نەلا ڕوخسەتم دەریە ئێمە سەرۆکی شارەوانی لە 2023 هەتا ئەم دقیقا ئێمە کۆرنیشمان کردووە لەسەر ئەڵوان بەشی دووەمان کردووە لە لای چەپ بڕۆ ئێستا هەتا یەکی شەو خێزانەکانی خانەخینە چنە سەر ئەوڵە شتێکی زۆر جوان بە ئیمکانیەتی بەسیتی خۆمان بە ئیمکانیەتی خۆمان بە هاوکاری خەڵکەکە ئێمە شەم بینیوە ئێستاش بەلەدیەکەی تر لەگەڵ حکوومەتی دیالەیە ئێمەیان داوەتە دادگا لە نەزاها ئەڵێ ئەوانیان بەکارێناوە کاکڕنج معاناتی ئێمە زۆرە یعنی تۆ شارەوانیەکی زەبەلاح پلەیەک بە 3 میلیۆنە چێتە ڕێوە نەوەڵا ناچێ حکوومەتی من پرۆژە میزانیەکی زۆر باشیان هەیە سەرڕای ئەو گڵۆبشتانەی کە باسێکی ئێمە لە کاتی خۆمانە ئیشی زۆرمان کردووە چی جادی خانەخینە گڵۆبمان ئیناری نظامیمان بۆیان کرد نەک بەس مجرد بلاجکتۆری بێنی داینی بەقەت عمودێکە وکەوەی دیالە کردی و بداتە ناوچاو شۆفێرەکان خەڵکێکەیە بەس لەبەر قیرکردنی گوندەکەی کوردە دەنگی داوە بە عەرب ئەگەر خزمەت گوزاری بکرا عکسە بۆ ماوەی هەروە عەرب بووی و من کوردم کاکڕنج من حەزەکەم شتێک لەسەر خانەقینەکان بۆ جەنابە باسکەم خانەقینی ئەسڵمەند دینارێک لە کوردستانەوە بێ بەرامبەر بە 1 میلیۆن دلار لە عربستانەوە بێ میلیۆنەکەیان پێ بکە بە 6 میلیۆن بیکە بە 10 میلیۆن تۆ کاکە بۆ 1 میلیۆن ئەم مانگە کردیانە 1 میلیۆن بۆمان کاکڕنج سیولە نییە ئێمە کۆمپانیای کە حکوومەتی هەرێمی کوردستان 1 میلیۆنە نێرێ بۆ خانەقین ئێستا ئەم مانگە 1 میلیۆن ئەی پێشووتر چەند میلیۆن 3 میلیۆن 3 میلیۆن دینار بەڵێ دینار ئێمە وەکو شارەوانەکانی تری کوردستان نین داهاتمان هەبی ئێمە داهاتیشمان نییە ئەوان هەموو خانەقین 21 وەرەقە 22 وەرەقانێرە 2000 دلار بەڵێ ئەمجا 1 میلیۆن و 900 بوو بە زۆر کردمانە سیە ئێستا سیەکە جارتراتەوە بۆ 1 میلیۆن ئەنجا بێجگە لەمانە هەمووی کاکڕنج پرۆژەکانمان کە کراوە چەندێ پارەی دنیای بۆ خەرج کردووە داوای زۆر شتم لێ کردی من داوای لێبوردنەکەم قسەکانم هەمووی تەڕاجعەکەم ئەگەر بکرا لە پرۆتۆکۆڵی شەم سڕیەوە بەڕاستیتە بۆ هەموو خانەقین حکوومەتی هەرێم 3 میلیۆن ئەم مانگەش 1 میلیۆن ئەزانی بەس لەم بەرنامەی منابای 1 میلیارد شەعر و شانەمەیان بە حکوومەتەکەی خۆشمان ناوتووە خەڵک ئەمەندە حکوومەتی خۆمانی خۆشەوە لەم خانەقینیش باسیەوە کەم دینارێک لە هەرێمەوە بێ بەرامبەر بە دیارە هەمومان خۆشمانە سەر چاومان بەڵام ئەبێ ئەو خۆشەویستیە جوبران بکرێتەوە تەعویز بکرێتەوە وەنیا کاک ڕەنج ئێمە وەکو شارەوانی من ئێستا بەش بە حاڵی خۆم ئەندازیارم حەزەکەم جادەکانم ئاڵتوون بێ نەقیر بەدەست من بێ ئەیکەمە ئاڵتوون بەڵام کە تۆ ئیمکانیاتی نییە کۆمپانیای پاکردنەوە لە 2013ەوە لێرە ئیشەکە ئەم ساڵ ئەم کۆمپانیا تازە هاتووە شایستەدارایەکانی بۆ خەرج ناکەن ئەوش مەجبورە بە کەموکورتی ئیشەکە چاوپۆشی لە چەند شتێکی باشەداهاتی زریە بۆ کوێە ئەڵەن دوو ئەوەی پەروەسخانە هاتم باس ئەوەش بکەم کاکە ڕەنجگیان ئێمە نەبەس منزریە لەگەڵ پەروێسخانە هەردووکی خانەقینە دینارێکی بۆ خانەقین نایەت نەوتەکەی نەفتخانە هی خانەقینە دۆلارێکی بۆ خانەقین نایەت ڕاستە فترێ پێش ئێستا خەڵکی خانەقینی سوەتی مزاهرە بکە لەسەرەوەی کە شارەکەی ئاوایە و پارەکەش یەچێ بۆ شوێنی تر بەڵێ زۆر مزاهرە کراوە نەک محاولە کراوە وتیان خەریکی مزاهرێکی سەرتاسەری بوون دامرکێنراوەتەوە لە داخی ئەوەی کە پارەی منزریەی خانەقینە و دینارێکشی بۆ خانەقین نیە بالفعل وایە بەسیش نەتیجەیەکیان نەبوو بۆ خەڵکی خانەقین زۆر دڵسۆزی شارەکەی خۆیانن
خەڵکی خانەقین هەتا بیهاڕی سپیترە بێتەوە هەموو هەڵبژاردنەکان یەکەممان هێناوە لە ڕفراندۆمەکەیە یەکەمان لەسەر ئاستی کوردستان هێنا لە دەستورە خانەقین نەبووایە چونکە سێ پارێزگا دەستوری ڕەفز بکردایە منیش مەبەستم ئەوەیە ئەڵام ئەو خەڵکە شایانی خزمەتی زیاترە زۆرتریش وانە ئێمە شارەکەمان بێنازە بەڵێ کاکە ویسام داوای لە بردنەکەم بە پلهاتمە خزمەتی جەنابوەکو سەرۆکی حزبی ئاشتی تورکمانی دیموکراتی لەسەر ئەم پرۆسی تعریبەی دەربەندیخان ئێوە سیاسەتی حزبەکە ببوورە خانەقین سیاسەتی حزبەکەتان چییە چۆن بەرپەرچێ دەنەوە ئێوەش بە هەمان شێوەی ئەم دیگەرانی و دڵتەنگیانەی کە بیستت نیگەران و دڵتەنگن لەسەر ئەم تعریبە یەکەم جار بە خێراتنی میێوانەکانەکەم و کەناڵی ئێوە شەو لە بڕێزان و کۆنتترۆلشە خانەقین ئەمە لە 2010ەوە وەزان دوای 16 ئۆکتۆبەر زوڵمێکی زۆر گەورە لێکرا خۆ دەزانی ئەم شۆنانە بەتەمای داگیری کەن لە ڕێگەر سیاسەتەوە خۆی هەمووی مەسەلەگە سیاسیە زۆربەی مەسلەی نە ئیداریە و نانە سیاسیە ئیداریانشە ئاینە تش لە ڕێگەی یاساوە دەستی پێەکەنە لەم شارە یەکەم تشت تعریبکردنی ئەم شارە عەرەبانی هاوردە ئەمڕۆ هاتوونەتن لە ئەسکالا تۆماریان کردووە لە محکەمەی خانەقین تقریبا 2000 عایلات و ئەسکالای تۆماریان کردووە لێوێ بۆ تعویزکردنی دوم جاریشە نەهاتوونە بڵێن ئێمە دەرکراوین ئەڵێ ئەمریکان ئێمەیان دەرکردووە لەم شارەیە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە کات دوای پرۆسی ئازادی عێراق هاتینە ناوچەکە سێرەکەن خۆیان دەستیان کرد بە ڕۆیشتنی ئەلم لەوە ئەوانەی دەستیان دانا بوو لەسەر خاک و عەرز کوردەکان ئەوانە گەڕانەوە بۆ شوێنی خۆیان کەس داگیری عەرزوخانوویان نەکردووە لەسەر ئەو ئەساسە تا ئەمڕۆ ئەو تعریبە دەستی پێ کردووە و دەستی شەپیەکان خانەقینیشە ببینە ئەمڕۆ بوو بە معسکەری تەدریبی بۆ بە معسکەری بەڕاست یانێ ئەوە ناو شارەگەیە بڕۆ هەمووی مسەلەحەیە و ئەوە فەسالی تعریبەکە لەسەر کورد و تورکمان و لەسەر ئاوەیە و دوم جارشەوە خۆی سێری کە فەسالی ئەنواع بەسیارەی بێ ڕقم لە ناوی شارەگە سوورەخوا هەرکیشە بەتەمای بیبەن ئەیبەن لە ڕێگەی یاساوشە نییە لەم شارە تادیدی زۆر گەورای لەسەر شارەگە برانی تورکمانیش هەیە بەجێ هێڵن ئەم لە ئەوای دێگانە هەمووی شۆڵکراوە زۆربەی تقریبان ئەو ئامارەشە پێدان درا تقریبان هەمویان ڕۆشنە بۆ کەلار و بۆ سلێمانی بۆ هەولێر ئەی تورکمانەکان لەکوێ زۆر ڕۆشتون لە بەرەم تعریبە ناو شارە ناو شارەکە مرکزی قەزا بەڵێ چەند خێزانە بێت تقریبا هیچ ئامارێک لای حیزبەکەتانە ئامارمان نییە جاری ناوەڵە نزیکەی خۆت دۆست و ناسیاوت هەیە بەڵێ تقریبان 200 خێزانی لەم لە کۆشی کردووە 100 خێزان 100 خێزان باشە لە ناو میوانەکان ما بەس تۆ سیاسیت یعنی ئەم زوڵمەتە چۆ ئەڕوا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات ئەم زوڵمە یەکبوونەوەی ئەندامە پەرلەمانەکانی کوردستان یەکریزی ماڵی کورد لە بەغا ئەوە مختەدە سەدر بە 6 خولی ئەو خەڵکەی ڕاکێشە لە قەسر ڕیاسیە و لە هەموو شوێنی بە 6 خولی ئەو خەڵکەی هەمووی ڕاکێشەوە بۆ شوێنی خۆی کوردەگەشە ئاوا بێ ئەو خانەقینە کوردپەروەرە کوردستانیە ئەو زوڵمتەعادا لەم شارە کراوە خەڵکەکە تا ئەمڕۆ ئەو ئاڵەی کوردستانە ئەوە نەدابەزینە لەسەر ئەم شارە و لەسەر ئەم خانەقینە لە کەرکک ناوێڕێ ئەحزابە کوردستانیەکان هەڵی گرن لەسەر بارەگایان خۆیان ئێمە داوا ئەەکەین چاوی حکوومەت لەم شارە بێ زۆر هەوڵیاندا خەڵکان هاواریان کردە لەم لە بەرپرسان ڕۆیشتن راپۆرتیان کرد بەڵام گەرەک حکوومەت شە چاوی لەم شارە بێ بەڵام مامۆستای سام ئاگاد لەیەکە ئاڵاکەی فولکەی شەید پشتیوان حەزیز پشتوان بەڵێ لەوێژ ئاڵایکی عراقیاندانە بەڵێ دانن ئەو ڕۆژە مامۆستا سۆران بۆ گۆڕینی خەڵکەکە بێتاقەتە بەوە تەمان خەڵکە بێتاقەتە تۆ خۆشە بێتاقەتی بەڵێ وەکو تورکمان ئێمە ئەم شارە کوردستانیە مادەی 140 جێبەجێ لەم شارە
گەرە بکرێ لە ڕێی دستورەوە جێبەجێ تا ئێستا کوردەکان ئازا بەلایەنە کوردستانە هەوڵیان نەیەوە ئەو خاڵە جێبەجێ بکرێت لەم ئێوە وەکو برایانی تورکمان ئەو کاتێک کە کورد لێرە بوو هەستان بە ئەمانە کرد ئێستا هەموو ئەم زۆڵمانە پێتان وایە زۆڵمە لە ئێوە و لە کورد بەڵێ ئێمە پێشماوەی دوای 16 ئۆکتۆبر واژۆمان کۆ کردەوە بە جۆش خورەوەشەوە سوزانخانش و جەماعەتشە خەڵکەگا زۆربەی خەڵکە دەستخۆشی لەو خەڵکەی لاکەین هاوکاری ئێمە بن لەو لەژنەیە ناو شارەگە 65,000 و کەسر دەنگیان واژۆی حەیان کۆ کردەوەتەوە لەم شارە دوای 16 ئۆکتۆبر تەقدیمان بۆ پەرلەمانی کوردستان کرد بۆ جێگەری حکوومەت بۆ جێگیری پەرلەمانی کوردستان بۆ کاکەیمانەوەدامی ئەو ئەمانەتە لەو شارە بوو دامان بە پەرلەمانی کوردستان باشە پرسیارە ئەزانم دەی پاش ناوبڕەکە با لە خات و حەلیمە بپرسم سپاس بۆ شیکاریە جوانەکەی بەڕێستان بنەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە ئەگەڕێمەوە خزمەتتان. بەڕێزان جارێکی تر سڵاو سەیری پشتەوەم کەن ئەمە ئاوی ئەڵوەنە و ئەمە پردەکەی ئەڵوەنە پردێکی مەشهورە لە کوردستانە لە ئەدەبیاتی کوردیا هەیە چۆتە ناو شعر و شانامەی کوردیەوە ئەمە لە 1800 چەنەوە دروست کراوە لە 1860ەوە دروست کراوە لەم عەسری تەکنەلۆجیایە کە ئێستا خەریکە خۆری سەناعیە نێرن بۆ ئاسمان تخوا جیمی بچۆرەوە سەیری بکەن چ تاریکستانەکە ئەو تۆزەی ئەم لایی کە ڕووناکە ڕووناکیەکانی ڕووداوە لیداوە خۆمان ڕووناکمان کردووە دەنا تاریکستانێکە لە کاتێکە زۆربەی خانەقینیەکان زۆربەی کوڕەش گەنجە پاڵەوانەکانی ئێمە کە شەهید بوون وێنەیان هەیە لە لای ئەم ئاوی ئەڵوەنە و لە لای ئەم پردەوە هەیەە یعنی کاک سۆران پێشەوەی وچمە لای خات و حەلیمە یعنی ناتوانن بۆ نمونە گڵۆپی بۆ دابنن وەکو شارەوانی ناتوانن ئیشی شارەوانی وەکو سەرۆکی شارەوانی هەر لانی کەم داوا لە پارتی بکە حزبێکی دەوڵەمەنە گڵۆپ و پیکابێ گڵۆپ بۆ نانێرە داوا لە یەکێتی بکە حزبێکی دەوڵەمەنە مەرزەکان بەدەستێوەتی لەم سنوورە پیکابێ گڵۆپتان بۆ نانێرە ئەمە پێویستی بە موافقی بەغا هەیە نەخێر مەسەلە بەیانی کتابێ بکە بۆ نووسنگی کاقوبات بەڵکو بۆ بنێرە کێشەکانمان بەس گڵۆب نییە آخر گڵۆپیش مهمە گڵۆبەکە ئیشی شارەوانی جەمالیەت جوانی بەشێکە لە شار من ئەزانم کێشەکان من لەوە تێ ئەگەم کە تۆ 20 وەرەقەیش کورد 20 وەرەقە نانێرێ بۆ خانەقین وانە لەمە تێ ئەگەم بەڵام بە شخصیش بێ بە هەوڵی شخصیش بێ ئەڵوەن بەشێکە لە مێژوو توراسی کاک ڕەنجستە ئەو منطقەیە کارەبای نییە ئێمە عفۆن کاک ڕەنج هەر ئێمە خۆمان وەکو شارەوانی کە ئیشی ئێمەش نییە 3 جار گڵۆبمان بۆیان داناوە 3 جار خۆمان دامانناوە بە عامود و بە گڵۆب و با هینەکەشەوە کە ئیشی ئێمەش نییە بەڵام ئیمکانیەتەکانمان کێشەکان زۆر کاکە ڕەنج نازم باسم کرد من ملیۆنی چی لێ بکەم باشە لە دەوروبەر و دراوسەکانە لە ئیداری گەرمیان وەری بگرە ئیداری گەرمیان ڕێزم هەیە بۆیان ئێمە 13 ملیار هات داوامان کرد شێختەویل کە بەقەد نیو گەڕێکی خانەقین نابێ 250 ملیۆنی بۆ دانرا خانەقین هیچی بۆ داننرا بۆ پتاقەی تەموینی خانەقین فۆرمی خۆراکەکە سەر بە خانەقینە نیوەی کەلار فۆرمی خۆراکی خانەقینە قورەتووە مەدانە ئەم ساڵ حاغای ئەم شوێنانە فۆرمی خۆراکی خانەقین هەمووی پارەیان بۆ دانرا بۆ ئێمە ئاوا بوو ئێمە باشە ئێمە مەسەن وەکو دایرەکانی ئێمە سەر بە هەرێمی کوردستان ئیداریان سەر بە ئیداری گەرمیانین باشە ئەگەر ئیداری گەرمیان پرۆژەمان بۆ نەکە کێ بۆمان بکە تۆ بۆ نمونە داوا لە ئیداری گەرمیان بکەی بڵی کاکە ئێمە سومعەی کوردین لەوێ وەرە لانی کەم با سەرجادە و بازاڕەکە ڕوو ناکەمەوە بۆ ناکەن من داوای ئێستا بۆ دارەکان داوای پێینمان کردووە نەکراوە نییە و جاری نییە هەر بەنج لێدانە ئێمە پێتەڵم لە نەسریەکە زیاتر 1 ملیۆن ئەمانگە بووە 1 ملیۆن لەوە زیاتر هیچمان بۆ نەکراوە بە هیچ شێوەیەک کەشفەکەین هەموو شتێکەکەین ناگەڕێتەوە بە دوواداچوونی بۆکەین شۆفەڵەکەم ئەوە 3 ساڵە عاتڵ بووە کتابەکەین بۆ
وەزارەتی دارایی هەر جاری بە شێوەیەک ئاخر جار ڕۆشتومە نووسیانە لەسەری لە مانگی 5 نووسیانە لێدوان لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە ئێمەین چوومەتە وەزارەتی دارایی کاکە و کتابمان چی لێ هات هەتا دۆزیانەوە کاکە نووسراوە لێدوان بۆ نهاتن چۆن بێم تۆ کتاب پێم وتووە وەرە لێدوان بکە تۆ لای خۆت نووسیوتە لێدوان لە ژێر مێزەکە داتناوە من چوزانم لێدوانتانەوێت کێشەکان ئاوایە کاکە ڕەنج یعنی ئێستا تۆ تەوەقع بکە بەم بانزینگرە ئێمە ناتوانین بانزین لە بانزیخانەی حکومی بکەین ئامێرەکانمان ئەبێ بە تیجاری کاک سۆران قسەکانە زۆر ناخۆشە منی تر پرسیار لە تۆ ناکەم کە جوابەکانم گوێ لێ بێت سڕە بووم ئەوە واقعەکەیە من حەزەکەم خەڵکی شارەکەم ئەو شتە بزانێ خەڵکی شارەکەم کێشەم لای کەستە نییە خەڵکی شارەکەم بزانێ ئێمە بۆچی ئێستا تەنها لە پاکردنەوە فقط ئیشەکانمان ئێستا پاکردنەوەی ناوشارە ئەوەش دابش بۆ لە بین ئێمە و بەلەدیدیا لە 8 گەڕک لای ئەوانە 34 گەڕک لای ئێمەیە و باخچەکان و جەزرە ناوەڕاستەکان نەمام ناشتن و ئاوداینان لەسەر ئێمەیە غێری ئەوە هیچمان نییە نیشت نایەنە ئیدارەی گەرمیان نەخێر لەو نەسریە زیاتر کە حەقی خۆمانە 3 ملیۆن بوو بۆ ئەم مانگە بۆ 1 ملیۆن بۆ ناکە سڕبی بۆ پێویست ناکە ئێمە قەیرانی سیستێممان هەیە ئەم حکوومەتە بەڕاستپەردەی مامەسا سەلام تۆ ئەو زانی ئیجازە بدەی ئەوەت بۆ باسەکەم بفەرموو بەڕاستپردەکانی سندوقی دراوی ژیانی ئیشەکە موظفێکی متەواضع نەمانە ئەمە لە ناو هەرێمی کوردستان وا ڕەنگی داوەتەوە کە ئەیبینی دەیان هزار خریجی زانکۆمانەیە دانامەزرێن کێشەی کارەبا ڕێگا خزمەت گوزارەکان هەمویان کردوتە کەرتی تایبەت ئەمانە بیر لە کۆمپانیا بانک عقار ئەکەنەوە بیر لە بەرژەوەندی گشتی خەڵکەکە ناکەن سڕ مەبەوە ئەم سیاسەتە شۆر بۆتەوە لە ناو هەرێمەوە بۆ دەرەوەی هەرێم و چۆن ڕەنگی داوەتەوە ئەمە نمونەیەکی زیندووە کە تۆی سڕ کردەوە آخر تۆ ئەگەر کۆمپانیا و کەرتی تایبەت بێ ئیجازەی براکەت کەرتی تایبەت بێ ئەبوو ئەسامە چراکان بێ ئەبوو 20 کافێ لەویا بێ ئەبوو سەد گەنجی خانەقینی ببینم ئەلەویا کەیف بکە یەکێ لە خاڵەکان چییە لەم ڕاستپاردانە حکوومەت نابێ نەفەقا لەسەر کەرتەگشتیەکان خەرج بکەن لەبەرەوە 3 ملیۆنەکەش بۆتە 1 ملیۆن دوایی لە بواری شارەوانی گەندەڵیە نمونەیەکە ئەم حکوومەتە عیب و عاری زۆرە بەس یەکێک لەوانە بە ئاشکرا گەندەڵی هەیە حکوومەتی هەرێم حکوومەتی بەغا ئەمانە هەمویان بەڕاستپاردەی سندوقی دراوی گیانی ئیشەکەن ئەمەی ئەیبینی ئەم هەموو ئاژاوە و ئاشوب و کارەساتە ئەیبینی هەمووی سەبەبەکەی ئەوەیە کە لە ڕاگەیاندنەکان هەمووتان بەڕوودا و بە تۆشەوە باس ناکرێ سەبەب علەتەکە لەکوێیە کەس باسی ئەم علەتە ناکە هەموو شتێکان متفق نیم مامەسا سەلام تۆ پیاوێکی ڕووناکبیری وەرە با من مناقەشەیەکە لەگەڵا بکەم لەسەر بانکی دراوی نێودەوڵەتی باشە تۆ باسی چەمکە اقتصادیە کاکەوەنا ئەم ڕوانگەی بەڕێزە ڕوانگەیەکی تەواو مارکسیستیانەی دژە کەپیتالیزمە منیش پێتەڵم بە سندوقی دراوی نێودەوڵەتی دەیان وڵات بە سیاسەتی ئابووری حەکیمانەی خۆیان توانیویانە وڵاتەکانیان ببوژێننەوە بەشێکی زۆری ئەم وڵاتانەی کە پیانەڵێن دووەلی تازەفراژوو بوو دیڤەلۆپین توانیان سوود وەربگرن لە قەرزی دووەلی لە وڵاتانی کۆمپانیا فرەناسنامەکان توانیویان کۆمپانیای متعددی جنسیات بەکاربێن بۆ بوژانەوەی ئابووری خۆیان مالیزیا ئەمەی کرد تایوان ئەمەی کرد هۆنگ کۆنگ ئەمەی کرد ئەمە وایەوانە ئیجازە دەی بەڵێ سۆمال وڵاتێک بوو خەریکی ئاژەڵەوانین بۆ وڵاتەکانی تر ئەیان نرد ئێستا خۆیان ئەبێ مەڕ بکڕن لە وڵاتەکانی تر ئەمە نمونەیەکە بەهۆی دەسوەردانی سندوقی دراوی گیان ئەم ناڕەزایەتیانە کە ئەبینی لە پۆلیڤیا لە ئەرجنتین بەرازیل لە هەموو وڵاتەکان دش بەم
ڕاستپاردەیە بۆ ئێستا لە ئەمریکای لاتین هەمویان حکوومەتە چەپەکاندا ئەمەزرێنن بۆ نمونە ناڕەزایەتەکانی تونس وڵاتەکانی تر بەس کەوانەیە بکەوە بۆ مەسلەی ئەو شارەوانیە ئەبینی ئەو سیاسەتە لە خانەقی بەڕوونی ڕوون بۆتەوە چۆن ئەم حکوومەتە کاری گەندەڵیەکە کە یەکی لە صفاتەکانیە دوو شارەوانیمان هەیە لە خانەقی مەسلەکە شخصی نییە بڵی مشکلەی ئەمانە مەسەلانم زۆر خۆشەوە هاوڕێی و برای منە دوو شارەوانیمان هەیە بەڕێوەبەرایەتی ئەندازیار کارمەند ئالیات زیاد یاکەم موچە هەمویان هەیانە کەم یازار بەڵام کێ خانەقی پاکا کاتەوە کەرتی تایبەت ئەمە نمونەیەکی یعنی ئاشکرای گەندەڵیە بۆ تەواوی سیستێمەکە ئەی تۆ کرێکارت هەیە بۆ دەی کەرتی تایبەت بەکارهێنی ئالیاتت هەیە حکوومەت خەرجەکە لەسەری بۆچی ئەدرێ بە کەرتی تایبەت نەک لە خانەقی یەک کۆمپانیایە هەر لە دەربەنی خانەوەتا کفری کەلار و خانەقین و قەرەتەبە و جەبارە حکوومەت ئینترێسەی نییە بۆ ئەم شتە گرنگانە کە ئێستا ئێمە بۆی کۆبووینەتەوە مەسلەی بەرگری لە کوردستانیەتی شاری خانەقی تۆ واز لە کوردستانیەتیش بابێنین وەکو ئینسان وانە بەخوا ئێستا ئەوەندەی کە چاو بڕکە بەس لە سەرم ئاوی ئەڵوەنا جێگەی بەگەڕخستنی هزار گەنجی کورد هەیە بەس بە گەشتیاری ئەی تو ئەزانی ئێمە بەکاری هەرەوەزی قوتابخانە ماڵ نازام پێویستە ئەمان خۆیان باسی بکەن چیمان نەکردووە چەند کەسێکی بەڵام سەدان کەس هزاران کەس لەوانە خانم سۆزان بۆ نمونە کاکەم و هزاران کەس لە خانەقی تیا بەشداریان کردووە ئەم ئەڵوەنە کە بۆ باست کرد وەکو کێشە ئێمە دەستمان پێکرد بەکاری هەرەوەزی بۆەوەی پاکیکەینەوە هیچیشمان نییە هەمووی پشتی یەکتریەگرین هەوڵە دەین هەرکی بە پێی توانای خۆی بە دەیان و سەدان کارمان کردو لەم شانە مامەساوەکو ڕووناکبیرێکی ئێرە وەکو کەسایەتێکیش لە بەرنامەکەی منای ئەم پرۆسی تعریبە خەڵکەکە چ دەڵێ بۆ هەندێک لە خانەقینیە ڕەسەنەکانی ئێرە بەجێ دێڵن لەم بارەیەوە ئەمە هەمووی باسی لێکەوتەکەی شازای ئاب ئۆکتۆبەرەکەی ئەمە هەمووی لێکەوتەوە ئەم ئەحزابانە لە هەرێم لە بەغا لە بارەی بەرژەوەندی ئابوووریەکانیان لەسەر هەمووشتی ڕێککەوتون بەڵام وەختە دێتە ئەم ناوچانە بەهۆی نەفتەوە بەهۆی دەواازەی منزەریە و پەروێسخان و نەوتەکەی ڕەزوار و نەفتخانە و دەیان بیرە نەوتی تریش هەیە لەسەر ئەمە کێ بەقوەتە خۆی ئەو ئەوێ خۆی بسەپێنێ نەئەکرا لە مەرزانەتان خێرێک تۆزێکی لێ بکەنەوە بۆ ئاوەدانی شارەکە نایکەن منزەریە ڕاستە و خۆ بەسراوەتەوە بە بەغا پلەی وەزیریان هەیە پەروێسخان نایە بۆ خانەقی لێ مەحرومە پەروێسخان گەراجێک بەدەست شارەوانیەوە بوو 50 ملیۆن بوو ساڵانەکەی ئەدرای ئێمە خۆمانی دارەمانە کرد تەتویر بوو ئەوانە گەیشتە 3 ملیار کاتێک گەیشتە 3 ملیار کەلار لێمانی سنەوە بردیان بۆ خۆیان دوایەوەی چەندین جار مراجعی حکوومەتی هەرێممان کرد وتیان ئەیکەینە 4 بەشەوە بەشێکی بۆ خانەقی بەشێکی بۆ کەلار و 2 بەشیشی بۆ قورەت و مەیدان و بەمۆ بەشێک 1 ساڵ درا پێمان مجموعی پرۆژەی باشمان پێکرد کە ملیارێک بوو 1 ملیار بوو مجموعی پرۆژەمان پێکرد دوای ئەوەش نەما ئێستا ئێمە لەبەر ئەوەی داهاتمان نییە هەر ئەوەمان بۆ بگەڕێتەوە ئەو گەراجمان بۆ بگەڕێتەوە پێویستیمان بە هیچ نابێت نە پرۆژە نە شتێک ئەماتوانین کانگای کورتپەروەری محتاجی گەراجە بێت ئەو گەراجە کە ساڵانەکەی 3 ملیارە ئەو 3 ملیارە ئێمە ئەتوانین بەو 3 ملیارە خانەقی ناوادانکەینەوە بۆ مەسلەی ئەڵوەنیش پارەکە لەگەڵ ڕێی دیالەیە کە لە خانەقینە لەگەڵ تیمەکانی ئەمە کاکسەلامەوان بە هەرەوەزی مجموعیشیان کرد بەڵام حەفاری بەرماییمان هێنا ئەم ئیشە بە حەفاری بەرمایی ئەکرێت چووکە پانە بەری پانە چییە مەسەڵەن ئەوەندە گرانە بەڵێ بەرماییمان هێنا هەمووی پاکەوە بوو بەڵام کێشەکە لەوەیە کە ئێران ئاوی گردوێتەوە ئەڵوەن ئاوەکەی بە بەردەوامی ڕێناکە کە ڕێناکە ئەو ئەمۆنیایی کە تایەتی لەگەڵ ئەو تیشکی خۆرە
زەلەکە دروست دەکاتەوە دەباشە دە هیچ نەبێ بە خەڵک بڵند بە بناڵەکانی دەوروبەری ئەڵۆن بڵند بامە لەیتیانەکە ئەمڕۆ کچ و باوک و کوڕم بینی لەنا ئەو ئاوە پیسا مەلاکەن ئەمە ئاوەکە پیس نییە کاک آخر ڕەشیتە ئەگەر پیس نییە بۆ بۆگەنیێنی پیس نییە ئەو لە چەند شوێنێکە ئەوەستێ ئەنج هەندێک زێرابی دەوروبەریم بینی تێڕژێ ئەوە لە لاخیرەوە تێڕژێ لە بۆ بکایتر ئاخیر بێ و هەر لە کۆنەوە کاک ڕەنج هەر لە مناڵیەوە باو باپیرانمان باسییان کردووە هەر لە ناو ئەم ئەڵوانە مەلەیان کرد نانا سەردەمی باو باپیرانمان کەشوهاوان نەبوو ئەڵوانیش پاکتر بووە مامۆستا خاتو لە میعە ئێمەوە خزمەتە مامۆستا سەلام وەکو چالاکوانێکی مەدەنی لەسەر ئەم هەموو کارەساتی کە ئەمان باسەکەن لە خانەقین بەڕێستان چی ئەڵێن چیتان کردووە پلانتان چییە لەسەر کۆچ بۆ گەنجەکانە ڕۆن بۆ بەتەمەنەکان ڕۆن حاڵی خانەقین بۆە بەڵێ دیارە ئێمە پێویستە یعنی شتێک لەبیر نەکەین ئەو بارودۆخە سیاسێ گشتگیرەی کە لە عێراقەیەوە هەروەها ئەو کێشە و گیر و گرفتە ئەقلیمی و نێودەوڵەتیانە هەیە سەرجەمیان کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر بارودۆخی خانەقینیشوە بە تایبەتی لە 16 ئۆکتۆبر ئێمە هەمومان بارودۆخەکان ئەزانین کە کوشتور و کوشتار و بۆشایی ئەمنی و هەروەها سووتاندنی دەغڵودانی جوتیاران و ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە زۆربەی هاوڵاتیانی شاری خانەقین ڕەسەنەکان و بە تایبەتی زانیاریەکەت هەیە چەند دۆنم چەند هێکتار چەندێک بووە بەهی محەڕەمە لە بینی دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی عێراقا چەند دۆنم داگیر کراوە ئەمانەی چەند بڵێ وڵا یعنی سەبارەت بە داتایەکی زۆر ورد بڵێن ڕەنگە لە لای ئێمە دەست نەکەوێت کە زیاتر ئەوە لە دام و دەستگا ڕەنگە من خۆماگام لە 1500 دۆنم هەیە وتم بزانم زیادی کردووە بەڵام هەر کۆی دێهاتەکان ئەوەی کە ئەزانین کە چۆڵ بووە و بۆ ئەم بارودۆخە بۆتە هۆکاری ئەوەی ڕەنگە لە دەیەک تەنها ماڵێکی کوردی تیاما بێ یاخود ئەو ماڵش چۆن بڵێ وەکەوەی خۆی کردو بە قیروسایی لە دێکەی خۆی ماوەتەوە چۆن بڵێ تەحملی هەموو مەسئولیاتێک بکە جگە لەوەش ئێمە ئەو قوتابخانە کوردیەکانیش بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە چەندانە داخراوە وەڵاهی تاوەکو ئێستا ژمارەیەکی زۆر داخراوە ئەم ڕۆژانە متابعەیەکی ئاوا هاکەزاییمان کردوتیان مەکتەب هەیە بە تەنها 5 تەلە بە هاتۆ بۆ سنفی یەک ناوی خۆی تۆمارکە لە مەکتەبی کوردی یعنی ئەگە ببێ بە چوار یەکسەر ئەو مەکتەبە داخرێ مەکتەبە عەرەبیەکان زۆربەی کوردی خانەقینن عەرەبیەکان وەڵاهی زۆربەی ئەچنە عەرەبیەکە لەبەرەوەی هەر کۆی سیستمی پەروەردە ئەوەی کە کوردیە بەڕاستی پشتیوانیەکی ئەو تۆی نییە لەلایەن هەرێمی کوردستانەوەی مە ئەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە ئەم سیستمە وەکو چۆن زنجیرەیەکە بەیەکەوە بەستراوە تۆ ئەگەر لە لایەکەوە یەک حەلەقەی بچڕێ بە دڵنیاییەوە ئەوەکانی تر ئەکەون بۆیە یعنی ئێمە سەیرەکەین لە قوتابخانەکان کەم و کورتیان هەیە و ئەتوانین بڵێن ژمارەیەکی زۆر مامۆستا دامەزراوە بەڵام سەیرەکەی نەتیجە نادا بەدەستەوە ئەگەر تۆ منداڵێکی تۆ لێرە بچێتە قوتابخانەیەک با بڵێن هەر لە سەرەتاییەوە بچێت تاوەکو ئامادەی تەواو کا سەیرەکەی وەکو چۆن خەڵکی خانەقین ئەڵێن مستەقبەلی نییە بۆ مستەقبەلی نییە ئەڵێ زانکۆیەکی خانەقین نییە تاوەکو من ئەو تەکالیفی هات و چۆ ئەو شتانە ئەمە طبە هەندەسەیە سەیدەلەیە خەڵکیش زۆربەی ئەوەی کە لە پەروەردەیە شایەتی ئەدا هەر لەم مانگە کە ئەنجامی تاقیکردنەوەکان هاتوۆتەوە ڕەنگە ئێمە 20 لە بەمان هەر لە کولی طب و لە طب وەربگیرێ ئەنجا جگە لە سەیدەلێ جگە لە هەندەسە لەوانە سەیرەکەی ناتوانێت لە ناو شارەکەی خۆی بخوێنێ یعنی مەعقولە لە قەزایەک وەکو خانەقین کۆنترین قەزا تاوەکو ئێستا زانکۆیەکی خانەقین نەبێ یعنی بۆچی زانکۆیەکی سەربەخۆی نەبێ نەسەر بە حکوومەتی هەرێمی کوردستان نەسەر بە حکوومەتی ناوەند ینی ئەمە بەڕاستی گرفتێکە و خۆشببختانە ئێستا سوزانخان خۆی وەکو نوێنەری شاری خانەقین خەریکە یعنی بە دوواداچوون بۆ ئەو شتانە ئەکا هەم لەلایەن حکوومەتی هەرێم هەم لەلایەن هەوڵی زۆریش ئەدا لەگەڵ با بڵێن وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کاک قوبادا زۆر هەوڵی ئەوە ئەدات کە بتوانین ئێمە ئەو زانکۆیە سەربەخۆکەین بۆ ئەوەی بتوانین بە منداڵەکانی خۆمان بڵێن ها ئەوە داهاتووی تۆیە ئەتوانی لێرەوە بچیتە زانکۆیەکی کە سەر بە هەرێمی کوردستان بێ یان سەر بە شاری خانەقین بێ بتوانی لێرەوە خوێندنەکە تەواو بکەیت اینجا جگە لەوە دێمەوە سەر خاڵێکی تری زۆر گرنگ ئەوەیە کە ئێمە تاوەکو ئێستا وەکو پێویست
ڕێژەی ئەو ڕێژانەی دامەزراندنانە کە هەیە تاوەکو ئێستا ئێمە هیچ سوودمان لێ نەبینیوە چی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان چی لە ناوەندیش ئەوەی ئەیبینین کە ئێمە سبەینێ هەموو تەخەسوسەکان لای ئێمە هەیە بە ماجستێرەوە بە دکتۆراوە هەموو بوارەکان هەمانە کەچی سیرەکەین لە کاتی داواکردنی پۆستێک یاخود شتێک سیرەکەی لە شوێنێکی ترەوە ڕەوانە ئەکرێ کە زمانە عەرەبیەکەش نازانێ بەڵام سیرەکەین خەڵکی خانەقین و کەرکووک و ئەتوانم بڵێم کەرکووک باشترە لە خانەقینیش خانەقین فەرامۆش کراوە لەوەی کە پێدانی پۆستێک هەرچەند ئێمە وەکو خۆمان ئەم جارە لە دیداریەکێتی زۆر جەختمان لەسەر ئەوە کردەوە کە ئەم جارە ئەبێ پۆستەکان بۆ خەڵکی دانیشتوانی شاری خانەقین بێ نەک بەتەنها بۆ کوردەکە عەرەب بێ تورکمان بێ کاکەیی بێ شیعە بێ سونە بێ هیچ کێشەمان لەوەیان نییە بەڵام با ڕەچاوی بارودۆخی ناوچە دابڕێنراوەکان بکەن وە بتوانن پشتیوانی ناوچەکە بن دەستخۆش مامەسا سەلام لە کۆتاییە جەنابەت فەرمایی شتێکی ترت هەیە لەسەر کۆی گفتوگۆکەی کە گوێت لێبوو وەکو خانەقینیەک وەکو ڕووناکبیرێک کۆمەڵێک کارە بێ بکری ئێستا وەکو چارەسەر ئەگەر پێشنیارە بە نرخەکانتم گوێ لێ بێ گرنگە بۆ نمونە ئێستا حاڵ حاضر هەوڵە دەین دیش بە گەندەڵی بەشێک لە دائیرەی نفوس ئەوانەی ئێستا خەڵکی خانەقینن لە دەربەنی خان کەلار بناری بەمۆن بۆ ئەوانە فەرمانگەیەک بکرێتەوە لە ناحیەی مەیدان بۆ نمونە بۆ ڕێگریکردن لە تعریب بەڵێ بایەخ ئێمە خودی خۆمان سەردانی پەروەردەمان کردووە و زیاتر بە خۆمان دەسەکەین بەکردنەوەی خولی فێربوونی زمانی کوردی لە خانەقین پێشبینی چه هەڵوێستێکی خانەقینیەکانە کرێ خوا نەخواستە خوا نەخواستە خوا نەخواستە کەسێک خانەقینی بێ و بە گەندەڵی عەرەب نفوسی عەرەب نەقڵ بکا بۆ خانەقین بەرغەزەبی خانەقینەکانەکەوە بەر ئەو غەزەبە پێش ئێستاش کەوتووە بەڵام مەسلەکە ئەوەیە بە شێوەیەکی زۆر مافیایی ئەم کاراناگرێت ئێستا لە بواری گەندەڵەکان ئەوە سوزان خاوتی پرسیارەکەن کێ بە شێوەیەک پارەی لێوەرگیراوە لە مامەڵە ناڵێن ئەترسن خۆمان هەڵمەتێکمان کرد وتمان وەرن پەیوەندی بکەن بەم ژمارانە هەرکێ ئیشی هەیە لە چ فەرمانگەیەک پێمان بڵێ کە تەواو بووی پێمان بڵێن پارەتان بەکێدا نەیان کرد یعنی ئەمە جۆرێکە لە تیرۆر چ فەرقێکی هەیە شان بەشان سەر لە سلێمانی دەستی پێ کردووە لەوانەیە بۆ نمونە ئەگەر کەسێک کورد بێت و ئەوە لەوانەیە ئەو هەڵمەتی کە جەنابی کاک باوڵ دەستی پێ کردووە بۆ ئەوانەی کە بەرتیلیان وەرگرتووە بۆ زەوی و زار و هەندێکاری نایاسایی ئەو کاتە ڕەنگە پەل بەهاوێ بۆ ئێرە ژوانە هەموو ئێمە خەڵکەکە چاوەڕوانی ئەوەیە گەندەڵی لە ناو ببرێ ئەمە یەکێ لە علاماتەکانی ئێستا لە خودی خانەقی ئێمە ئێستا داوای ئەوە بکەین لە حکوومەتی هەرێم کە مشت ئێستا ئەڵێم جێبەجێ ناکەن بۆ نمونە ئەو 1 ملیۆنە بکەنە 5 ملیۆن بۆیان بۆی ئەمانیش یا ئەو گەراجیان بنە ئەو گەراجە دوو شەفەڵ دوو 3 ملیاری هەبێ خانەقی نەکرێ بە باش حاڵ حاضر ئەمانەوێ هەڵم ئەم سێشەمە کۆبوونەوەمان هەیە بۆ سەوزکردنی شاری خانەقی هیچ مالیش نییە وابزانام 30 دارمان هەیە بەڵام دڵنیام و گەشتبینیم هەوڵێکی باشە دەین لەمەیە ئەگەر زۆرە دارێکە ڕوێنن هەر دارێک شارەکە سەوز بکە دەستخۆش بە مامۆستاوی سام دوا قسەی جەنابەت بە ئاراستی بۆ چارەس ببوورە سەبارەت بە تعریبەکە یعنی زیاتر ئێمە ئێستا چەندین جۆر هێز هەیە ئەو هێزانەی کە لە شوێنەکانی ترەوە هاتوون یعنی زۆر جار هەوڵە درێ ئەو هێزانە خۆ ئەگەر بکرێت ڕێژەیەکی کوردی ئەم شارەیش یاخود خەڵکی ئەم شارەیش وەربگیرێت لەگەڵیانە با خەڵکی شاری خانەقین تایە بێ بۆ بەس بەتەنها ئەبێت لە بەغا و لە بەسرە و لە ناسڕیەوە خەڵکێک بهێنرێت بۆ ئێرە و شوێنەکان بگرێت ئەمەش دیارە تعریبێکی ترەوە بۆ شێوەیەش لە ئێوەی یەکێتی درێغی نەکردووە هەزاران شەهیدی بەخشیوە و چەندین سەرکردەی بە ئێستاشەوە یەکێتی هەر خانەقینیە بە تایبەت ناکرێت جۆدەکانی مەلابەختیار لەبیر بکرێ بەڕاستی گەشەپێدان بە زمانی کوردی و هاندانی خەڵک بۆ ڕێنووسی کوردی مەلابەختیار دەورێکی گەورەی هەبووە وایە بەڵام ئێوە ئەتوانن لە بە مەسوولەکانی خۆتان بڵێن وانە کە ئەو شتانە بەشێکی چارەسەر بکە کاگوسام یەک ڕستە توانم لێ وەربگرم داواکاری ئەوە لە حکوومەتی هەرێم و لە هەند ناوچەی دەرەوەی هەرێم لەبیر نەکەن
با ئەندامێکی پەرلەمانی لە خانەخینەوە بێ لە کەرکووگەوە بێ لە هەموو شوێنان دەستنیشان بکرێ یەک ئەندام لە پەرلەمانی کوردستان تا دەنگی ناڕازایانی خەڵک بگاتە پەرلەمانی کوردستان. دەست خۆش مامۆستا سۆزان دوا قسەت بەڵێ کێشەکان ئەوەنە زۆرن کاکڕنج وەکو بێژنی لێ هاتووە لەکوێوە پینەی ئەەکەی زۆر مەشاکلمان هەیە بە دقەیە باس ناکرێ هەخۆی لە خۆیان تعدادی خانەقی 94 کەس 94,000 کەس نووسراوە کەچی خۆی ئەدا لە 180 تا 200,000 کەس معنای ئەوە تا حساب نکراوە لە ساڵی وابزانم 98 آخر جار حساب کراوە تا ئێستا من هەر ئەم هەفتەیە پەیوەندیم کرد بە وەزیری تەختیتەوە تاکو بتوانین وەرەقەی بایعەکە ئیزافە بکەین بەوە ئەگا بە 200,000 کەس یعنی نەک هە لەلایەنی هەرێمی کوردستانەوە بەڵکو لەلایەنی حکوومەتی مەرکەزیشەوە زڵممان لێ ئەکرێ یعنی ئەو بوجە کە ئەگا بە شارەوانی خانەقین ئەوەی سەر بە حکوومەتی مەرکەزیە ڕاست ئەوە زۆرە بەڵام بەقەت خەڵکی خانەقین نییە باشە بەس تۆ جگە لەو راپۆرتانێکی بە حکوومەت بۆ بە سەرکردەکانی حیزبەکە شت ناڵی یەکێتی خانەقینیەکان ئەم هەموو گۆرانیە بە شان و باڵاتان ناڵێن معقول نییە داهاتەکان ئاوا بێ و بودجەکان ئاوا بێ وانە؟ بەڵێ من راپۆرتی خۆم تەقدیم کردووە ڕاست ناڵێ من دەمێکە نازم ئەوەی پێش من ئەگە شتێکی وای کردووە یانە من ئەم ماوەیە درۆش ناکەم بەڕێز کاقوبا تاالبانی کاک بافڵ تاالبانی هاتوون بەدەمەوە هاتوونەتە سەرخەت لەسەر کێشەکان ئێستا بەتەمای لە ماوەی داهاتوو هیوادارم بە تەکید بە ئەوانیش ناکرێ بە هەماهەنگی لەگەڵ ئێمەیە لەبەر ئەوەی زۆربەی کێشەکانیش ڕبتی بە بەغدادەوەیە یعنی کەم لە داهاتی هەرچەندە داهاتی گەرمیانی ژەونە زۆر نییە بەڵام لە کەم لە کەم و لە زۆر هیچ نەبێت تۆزە یارمەتی خانەقین بیرێوەنیە ئەوە باسی کەفریم هەر نەکردووە بەرنمەیەکی کفری قەرزارم خۆتە زانی کەفری هەر بە تەواوی خەریکە چۆڵە بە تەکید ئێرش بەخوا یەک حەڵقە کافی نیە لەوانەیە ئیوە دوسێ حەڵقە لەسەر ئێرە دەربکەن تاکو بتوانی باسی کێشەکان بە تەواوەتی بکەیت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پارتی دیموکراتی کوردستانیش چونکە ئەم دوو حیزبە مێژوویان لێرە هەیە جەماوەرتان لێرە هەیە لایەنگر و دەنگدەرتان لێرە هەیە حەقە بەڕاستی سەرکردەکانی خۆتان بە راپۆرت ئیزعاج بکەن وانە چونکە تۆ لە من باشترە زانی من میوانیەوە وایە بەس ئەوەی کە من باسەکەم 10,000 ئەوەندە نییە 10,000 ئەوەندەیە کاک ڕەنج بەرپرسانی ئێمەش ئیزعاج نابن لەوەی کە ئێمە ئەم حەقیقەتانە بخێنە پێشتاویان لەخوا بەزیاد بەڵام کێشە لەوەیە بەکردار ئیدارەی خانەقین حکومڕانی خانەقین حاکمیەتی خانەقین لە دەست حکوومەتی فیدراڵی بەغدایە حکوومەتی هەرێم ئەگەر هەر شتێ بە ئێرە بکە یعنی بە حقیقەت لەوانەیە ئەمان بە دەستێوەردانی بزانن بەشمەینەتی خانەقۆ ناچین بڵێن قوربان ئێوە ڕازین بۆ نمونە ئێمە ئاوی ئەڵوان پاکەینەوە 100% ئەبێ ڕازی بنەوە مشکلە پاکردنەوەی ئاڵوان بۆ نمونە ئێڵام زۆر مشکلەی لەوە گەورەتر هەیە بۆ نمونە زۆر مشکلەی لەوە گەورەتر هەیە دەرفەت نادەن حکوومەتی هەرێم بێت لێرە جێبەجێ بکە خۆ من ئێستا ڕۆژە نەمان بینی بڵێن وەفدێکی حکوومەت بە 200 ڕێ لە ئەشیاوە هات گەڕانیانەوە بینیتان کاکە بینیتان بڵێ 4 شۆفڵیان نار بۆ بە لە دێ حکوومەتی عراق نەیەڵا ئەرێ بینیت ڕۆژێ بینیتان بڵێ ئێوێ کۆڵانێ قرتاوکە کاکە تۆ پارۆ پێ بە ناتوانانی بیکەی هەموو شتێکتوان هەموو شتێکەکەم بەبێ ئەوەی ئزنی کەسی شۆ ناتوانێ بەتەنیا ئەبێ حکوومەت نەکەر ئیداری گەرمیان ناتوانێت بیکە بۆ ناتوانێت بە زەختی حکوومەت ئەبێ حکوومەت میزانیەی خۆی هەیە خۆتوانێت خۆ زۆر سپاس خاتۆنی بەڕێ سپاس بۆ ئامارەکانی خۆت سپاس هینێکمە ئەگەر ڕخسەتم دەی دوو خاڵی بەس بەپەلا ئێمە کێشەی کۆلێژەکانی خانەقین زانکۆی گەرمیان ئەترافی پێ نەکراوە لەلایەن حکوومەتی بەغاوە لەبەر ئەوەی 3 کۆلێژی لە خانەقینە فکرەکە چییە ئەگەر تۆ خانەقین ئەو 3 کۆلێژە بکرێتە زانکۆ ئۆتۆماتیکیە کێشەکەی گەرمیانش حەلە بێ زانکۆکەی ئەویش ئاعترافی پێکرێ ئەگەر حکوومەتی هێرێم لەسەر ئەمە ئیش بکە ئەو 3 کۆلێژی خانەقین کاتە زانکۆیەک کێشەکە لەلایەن بەغاشەوە ئاعتراف بە خانەقین و بەوەی ئەمە بە دکتۆر ئارام چارەسەرە بێ بەڵێ وەزیری خوێندنی باڵا ئەوە خاڵێ من خەریکی پرۆسەکە چارەسەرە بێت لە بەغدادا بەغداد ئەڵێ ئەم زانکۆیە سەر بە گەرمیانە ئەو عەرزەی خانەقین سەر بە حکوومەتی مەرکەزیە ئێستا مشکلەکە لەسەر ئەو عەرزەیە کە کۆلێژەکان بەس ئەگەر ئەمان جیا بکرێنەوە بکرێنە عەرزێکە کە عەرزی خانەقینە عەرزی کوردستانە بەڕای نابینن کە کەسێ کۆلیژی کوردستانی لەسەرە
ئەمە دوومان هینێکە ئەفۆ سوزان خان ئەوە بە تێروتەسەری باس کراوە ئەو کێشەیە کێشەیەکی ئانیەوە چارەسەرەکرێ بەڵام ئێمە ئەوە یەکێ لە کێشەکان ئەگەر ئەوە اعترافی پێ بکرێت بکرێتە زانکۆ خاڵی دووەممان خاڵی دووەممان زۆر مهمە ئێمە باسی باخ و باخاتەکەن باخەکانی ناو شار هەمووی ڕوخێنرا و کرایە سەکەنی کە بە پێی یاسەکەنی کێی کەرتی تایبەت خەڵکی کرد چەند باخ 380 باخی خانەکەی تێگیراوە بە پێی یاسای شارەوانیش ئەو زەویە سەکەنی هینە زیراعی بە هیچ شێوەک ناکرێتە سەکەنی ئێستا کردویانە ئەبێ دەسە تابیستی وەرشی فرۆشن بە غەیرە کوردیش بەڵێ هەر کەسێ دێ ئەیکڕێن باشڵێن تەجریفی ئەراضی ئەوە عقوبەی لەسەر لە قانون بەس ئەمە راپۆرتیش تەقدیممان کردو ئێوە هاوڕەکانە مادەی 20 دەعوات هەیە لەسەر وەزیرەکانی کە ئەم گەندەڵیانە کردوشمە راپۆرتم کردووە بۆ وزارەت نەک داوا بەڵام عریزە بۆ ئەوان هەر شتێکە بێ دەعوا لەسەر کورد قەی دەکەن نەوتەکەیان نایاساییە و پارەکەیان نایاسا ئێدەی شوار داوا بەتاکید داوا تەقدیمەکەین قسەکەی کاک سەلامیش باسی کردی تایبەتی سپاس بۆ هەمووتان بۆ بۆرە هیچ کاتم نەما زۆر سپاسە دەکەم سپاس بۆ هەر هەمووتان مامۆستای خۆشەویست خات و سۆزانی بەڕێز مامۆستای ئەکبەری عەزیز خاتۆنی بەڕێز مامۆستا سۆران کاکەویستام خات و لە میعە زۆر سپاس بۆ هەمووتان خواحافیز بینەرانی خۆشەویست چاوی خانەقینیەکان ماچەکەم و ئەوەی کە خەمی ئێوە ئەمڕۆ لە بازار بۆ ڕووداوتان باس کرد بە ئەمانەتەوە گەیاندومانە ئیتر ئیشی خات و سۆزان و جێگری بەرپرسی لقی پارتی و سەرۆکی شارەوانیە بە ئەمانەتەوە ئەوانیش ئیش بۆ ئەو شتانە بکەن و بە یەکەوە قۆڵی لێ هەڵبماڵن خوا حافیزتان بێ و خوا ئاگای لەتان بێت درێغی ناکەین ئینشەڵڵا هێنەوە بۆ خانەقین دووبارە مەمنون